بەڕێزراوی خۆی گەورە و باڵادە سڵاوی خۆتان لەوێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەری ئێمەن ئەمڕۆ بە کۆبڵە بڕگە بابەتەوە لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی چەند تەوەرە و بابەتێکی گرنگ هێوادارین کە جێزود و ڕزامەندی ئێوە بوو بتوانن سەرجەم بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. دەستخۆشونیا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لەخوای گەورە دەپاڕێنەوە کە بەختەوەری ڕوو لە ماڵی هەمووتان بکات ئینشاءڵڵا. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە بەرپرسیارەتی ژینگە دەکەین لای تاک و کۆمەلگا. زۆرێک لە زانایان باز لەو دەکەن کە بۆیت بە تەندروستێکی باش و بژیدوە بتوانین ژیانێکی باش بەڕێ بکەی پێویستە سەرەتا خۆت بەرپرسیارەتی ئەوە لەسەر بێت کە ژینگەی دەوروبەرەکەت پارێزی بزانین چۆن لای تاک و کۆمەلگا دەتوانین ئەو بەرپرسیارەتە دروست بێت. وەروەها باز لەوش دەکەین زانین چۆن بتوانین بە هەموو لایەکمانەوە ژینگەی هەرێمی کوردستان بۆ بپارێزین بۆی زیاتر ژینگەیەکی پاک و تەمیز و تەندروستێکی باشمان هەبێت. لەو تۆرێماندا زیاتر باز لە پارێزگاریکردن لە ژینگە و لە ژینگەی دەوروبەرمان دەکەین. لە تەوری دوماندا باس لە پاراستنی تۆڕە کۆمەڵاتیەکانەکەین لە هاکردن بگومان هەمومان تۆڕی کۆمەڵاتی بەکارهێنین و یەکێک لەو شتانی کە گرنگی پێ بدەین ئەویش سکیوریتی ئەکاونتەکانمانە و چۆن بیپارێزین لە هاکردن هۆکارەکانی هاکردن چییە و بە تایبەتی ئەو شوێن و دام و دەستگایانی کە بەڕاستی سیستەمیان هەیە خۆت کاتێک کەسێک کە ئەکاونتێکی هەیە و ڕێژەیەکی زۆر لە بینەری هەیە ئەمە زیاتر پێویستە کە ڕەچاوی ئەو کات کە سکیوریتی بێز بکە و خۆی بپارێزێ لە هاکردن. ئەمڕۆ بە میوانداری شارەزایەکی ئاەتی کۆمەڵێک ئامۆژگاوی و کۆمەڵێک ڕێنمایی وەردەگرین سەبارەت بە پاراستنی ئەکاونتەکانمان لە هاکردن و لە بردننی لەلایەن کەسانی ترەوە. جا مدەتێکە پێم وابێ وەکوڵی جۆرە گروپێک دروست بوون بۆ نمونە فەیسبووکی کەسێک ئاگەکەن نامە دەنێن بۆ هاوڕەکانی داوای کارت و داوای پارە و کۆمەڵەشت دەکەن زۆرێک لە خەڵکی لەو ڕێگەیە تێکەوتەوە وێبزانین چۆن ئاگاداری ئەو بین فەیسبووکمان هاگ نەکرێت ڕێگەکانی پاراستنی چین لەو تۆرێماندا بەگشتی باسی دەکەین. وەروەها لە تەوری سێمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی زیادبوونی تونوتیژە خێزانەکان دەکەین زانین بۆچی لە ئێستادا تونوتیژە خێزانەکان ڕووی لە زیادبوون کردووە ئەمە خەریکە لە حاڵەتەوە بێتە دیاردەوە بە تایبەتی تر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تونوتیژی بەرامبەر پیاوانیش ئەنجام درراوە کە باز لە تونوتیژی دەکەین مەجنیە تەنها بەرامبەر بە ئافرەتان بێت بەڵام لە ئێستادا بەشێک لە پیاوانی تونوتیژیان بەرامبەر دەکرێت. سکرتێری یەکێتی پیاوان لەو بارەوە میوانی بەرنامەکەمان دەبێت لە تەوری سێمی بەرنامەکەماندا زیاتر باز لە تونوتیژەکان دەکات وەروەها باز لەو ئامارانش دەکات کە تونوتیژی بەرامبەر بە پیاوان کراوە. ئەمانە بابەتی ئەمڕۆمان من لەگەڵ کۆمەڵێک ڤیدیۆ و زانیاری دیکەکە بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردووە. دەستپێک بینەری کەشها دەبین و بزانین پلەکانی گەڕنا لە شارشارشکەکانی هەرێمی کوردستان چۆنە.
دووبارە ساڵتان لەبێت ئازان و خۆشەویستان. هەستکردن بە بەرپرسیارەتی لە پاراستنی ژینگە ئەرکی هەموو تاکێکە، بەڵام لە هەمووی گرنگتر ئەو هۆشیارەیە کەم تاکانە هەیەیان بێت بۆ پاراستنی ژینگەکەیان. یعنی وا تێ بگەن کە پاراستنی ژینگە کاریگەری دەبێت لەسەر تەندروستی خۆی. من لە جێگەی خۆمەوە ژینگەی خۆم بپارێزم، بێگومان دوجار کاریگەری دەبێت لەسەر تەندروستی و لەسەر دەوروبەرمان، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بزانین چۆن بناغی ئەم بەرپرسیارەتیە دروست دەکەین لای تاک. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هەژار عەبدوڵڵا پسپۆڕی ژینگە و ئەندازیاری کشت و کاڵی. مامۆستا گیان زۆر بەخێر بێت. سڵاتانە بێت. چۆن؟ زۆر سپاس. بەخێر بێت. مامۆستا ئەگەر لە بیدایەتەوە دەست پێ بکەین، چۆن ئەم بەرپرسیارەتیە دروست دەبێت لای تاک کاتێکە ژینگەی وڵاتەکەی ژینگەی ماڵەکەی خۆی بپارێزێت؟ بەڵێ. دەستان خۆش بێت، تەوەرێکی جددیە، پێویستی بە قسەکردنی زیاترە. ینی ئەمە هەمومان ئەزانین ژینگە بابەتێکە پەیوەندیەکی تەواوی بە هەمومانەوە هەیە. ینیەوە نییە بۆ نمونە بابەتە بەس پەیوەندی بە منەوە هەبێت و من قسەی لەسەر بکەم و من هەوڵی بۆ بەمەوانە، بەڵکو ئەگەر ژینگە تەندروست بێت هەمومان تەندروستە بین، ئەگەر ناتەندروست بێت هەمومان ناتەندروستە بین، ئەگەر پیس بێت یعنی کاریگەری خراپی بۆ هەمومان ئەگەڕێتەوە. من حەزەکەم سەرەتا بەوە دەست پێ بکەین کە ژینگە چییە؟ ینی بۆچی باسی ژینگە ئەەکەین؟ بۆچی بووە بە بابەتی گرنگی ڕۆژ؟ ئێستا لە تەواوی جیهانە گرنگی بە ژینگە ئەدرێت. ئەم بابەتە بووە بە جددی تەماشاکرێت، بۆ هەموو کەناڵەکان، هەموو وڵاتانی زلهێز بیری لێکەنەوە. بەدڵنیایەوە گۆڕانکاری ڕوویاوە بۆیە قسەی جددی لێکرێت. بە تاکیدی ینی ئەم گۆڕانکاریانە کاریگەری خراپی لەسەر ژیانی مرۆڤەکانی سەرزەوی دروست کردووە. ئێمە هەمومان پێشتر لە وڵاتی خۆمانە بینەری ژینگەیەکی سروشتی تر بووین لەوەی کە ئێستای ئەیکوسەرێنین، بە تایبەت دوای ساڵی 2023 کە ئازادی عێراق ئازاد کرا و کوردستانیش بەشێک لەو ئازادیە بەرکەوت، کانەوەیەکی زۆر لە وڵاتی خۆمانە بە ئاراستی جیهانی دەرەوە لە ڕووی هەموو ئەو ماوەدە پلاستیکیانی کە داخلی وڵاتی خۆمانە بێ، لە ڕووی هەمووی ئەو ئۆتۆمبیلانی کە داخلی وڵاتی خۆمانە بێ، ئەو هەموو مۆلیدە و ئەو هەموو ئەچیزانی کە ئەبنە هۆکاری پیسکەری ژینگە، ئەمانە بەداخەوە کاریگەری خراپیان لەسەر ژینگی وڵاتی ئەمە دروست کرد. خۆی ژینگە لە سێ ڕێگەزی گرنگ پێگێت: ئاو، خاک، هەوا. هەن ئەو سێ ڕێگەزە تەماشایانەکەین، هەمویان گۆڕانکاری خراپ بەسەریا ڕوویاوە. هەمومان بینەرین، ئەیبینین ئاوەکەمان ئەوەیە کە زۆر زۆر کەمی کردووە. 2 ساڵی ڕێکە ئێمە بینەری وشکە ساڵێکی توندی نەوڵاتی خۆمان و لەم ناوچەیە کە ئێمە تایاشی، بە تایبەت عێراق. یعنی عێراق ئێستا ناوڕاست و باشووری عێراق کاریگەریەکی زۆر زۆر خراپی ژینگەی لەسەرە. ئەم شەو بینەری راپۆرت پێ بووم کە باسی ئەوەیە کرد بەنداوی حەمرین کە چەند ساڵە ئاویتیە ئێستا وشی کردووە، ئێستا بۆ بەڕێگەی هاتوچۆی گەشتیاران کە لێوە گەشت دەکەن. ینی ئەمە کارەساتە، بەڕاستی کارەساتێکی ژینگەی زۆر جددیە. بۆیە هەمومان پێویستە لەلایەنی خۆمانەوە هۆشیارێکی ژینگەی باشمان هەبێت. هەوڵ بین ئەوەی کە لە ناوەندێکە کارەکەین، ئەوەندەی لە شوێنێکا کارەکەین، با بە ئاراستەیەکی ژینگە دۆستانە کارکەین، بە بیرکردنەوەیکی ژینگەیانە ئیش بکەین. چونکە دوجار هەموو کارەکانی بۆ خۆمانە گەڕێتەوە. ئەگەر بێت و ئێمە هەستین بە چاندنی نەمامێک، بە سەوزکردنی شوێنێک کە تایە ئەژین، دوجار ئەو هەوا پاکی کە هەیە بۆ خۆمانە گەڕێتەوە. بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانەوە بێت ئەو ژیانە ناتەندروستەی کە هەیە بە هەماشەوە بۆ خۆمانە گەڕێتەوە. واتە بابەتی ژینگەی بابەتێکە ڕەبتی بە ژیانی خۆمانەوە هەیە، بابەتێکە پێویست ناکە ئێمە خۆمانی لێلایین، پێویستەکە خۆمان بچینە ناو بابەتەکەەوە و زۆر بە گرنگیەوە تەماشای بکەین. لە وڵاتی خۆمانە بەداخەوە کە ئێستا ئێمە هەمومان بینەری ئەوەین کە ژینگەکە بە هەموو ئاراستەکانە تێگەدرێت. یعنی ئەبینین ڕێژەی سەوزاییمان زۆر زۆر کەمی کردووە، کەمە کارەساتێکی ژینگەیی تەواوە. لەبەرەوەی ڕێژی سەوزایی لە هەر ناوچەیەکا زیاد بوو، ڕێژی دابارین زیاکات، هەوای پاک زیاکات، کەمانە هەمویان کاریگەریان لەسەر ژینگە هەیە. بەڵام ئەگەر بێت و ئەمە نەبێت پێچەوانەکەی ڕۆیات کە ئێستا لە وڵاتی خۆمانە بەداخەوە من هەمیشە ئیڵێم، یعنی ئێستا ئێمە لە نقطەیەکان پێ ئەوترێت دانجەر زۆن، یعنی لە هێڵی سووراین، لە خاڵێکی خەتەرناکی ژینگەییان بەهۆی ئەو هەموو مەوادە خراپەی کە داخلی وڵاتی خۆمانە بێت.
ئێستا ئێمە یەکێکی لەو با بڵێن لە وڵاتانی لەو ناوچانی کە زۆرترین مادەی پلاستیک بەکارەهێنین هەر لە سفری سەفەریەوە بگرە هەر لە دەبەی پلاستیکیەوە بگرە هەر لە مادە خۆراکیەکانەوە بگرە کە بە پاکێجینێکی پلاستیکی پێشراون و ئەمانە دوجارەکەونە ژینگە و هیچ چارەسەرێک ناکرێت لە وڵاتی خۆمانە بەداخەوە چارەسەری سەرەتاهی هەیە بەڵام وەکو پێویست نییە یعنی تا ئێستا وەکو پێویست ئەمانە چارەسەر نەکراون بۆیە زۆر گرنگە هەمومان یعنی لەلایەنی خۆمانەوە ئەم هۆشیاریانی ئەم مەترسیانی کە هەیە شەیریکەین لەناو خۆمانە یەکی لێ ئاگادارکەینەوە یعنی من ئەوەی کە پێمە ئەو پەیامی کە هەمە بیگەێنم جەنابتان ئەوەی کە لە ناوەندە میدیاکانە کارەکەن هەوڵ بن کە ئەم بابەتانە بکرێ بە بابەتی ڕۆژ ینی قسەی زیاتری لەسەر کرێت چونکە بابەتێکە پەیوەندی بە هەمومانەوە هەیە زۆر باشە مامۆستا هۆکارێک کە ئێمە تاک با بە تایبەتی باس لە وڵاتی خۆمانکەین کەمتر هەست بۆ مەترسیانە ئەگەن کە ڕوبەڕوومانە بێتەوە دوجار بەهۆی ئەو ناهۆشیارە ژینگەی کە ڕۆژانە ممارەسەیەکەین ئیتر لە بەهەر بەکارهێنانی ئەو مادە پلاستیکیانەوە بە کە بەڕێستان باستان کرد خۆی پرسیاری تەواوەوە لەبەر ئەوەی بابەتەکە بابەتێکی تازەیە ینی ئێستا ئێمە تەماشاکەین ئەم بابەتە وەکو پێم وتن دوای 2023 کرانەوەیکی تاوەڕوویەوە ینی پێش 2023 بینەری سفرەی سەفەری نابووین بینەری ئەو هەموو دەبە پلاستیکە نابوون کە ئێستا بڵاوە بینەری ئەو هەموو تەلبەندکردن و وێرانکردنی شاخ و شار و دێهاتی خۆمان نابوون کە ئێستا بەداخەوە هەمووی کارەساتە یعنی ئەوەی کایی بینین ئەمانە لەبەر ئەو کرانەوە زۆری کە بە ڕووی وڵاتی خۆمانە لە پڕە ینی بە لە ئەنجامی ستێپ بای ستێپ ینی هەنگاو بە هەنگاو ئەم کردارە داخلی وڵاتی ئێمە نەبوو ئەمە کاریگەریەکی خراپی دروست کرد چونکە ئەمە بین ئێستا لە وڵاتانی پێشکەوتووە بە مەرحەلە قۆناغ بە قۆناغ بە بابەتەکانەگەن بۆ نمونە شۆڕشی کشت و کاڵیەکەن ئەبینین لە ئەوروپایە دوایەوە شۆڕشی پیشسازیەت دوای شۆڕشی پیشسازی بینەری شۆڕشی تەکنۆلۆژیە بین کە ئێستا لەم عەسری خۆمانە تیاژین یعنی قۆناغ بە قۆناغ بە شتەکانەگەن لەبەرەوە زان چۆن تەعامل لەگەڵ بابەتەکەیان بکەن بەڵام لە وڵاتی خۆمانە ئێمە لەبەر ئەوەی کە لە پڕە کراینەوە بەڕووی جیهانە لە پڕە هەموو مادە خۆراکیەکان کەوتە بەردەستمان لە پڕە پێویستیەکانمان زیایی کرد لەبەرەوە بە شێوازێکی زۆر زۆر شوایی ئەو مادانە داخلی وڵاتی ئێمە بوون هەر تەماشاکە ینی تۆ پێش ساڵی 2023 ژمارە ئۆتۆمبیلەکانمان چەند بۆ ئێستا چەندە هەن ئێستا کەم ماڵ هەیە ئۆتۆمبیلینەوە بەداخەوە یانی ئەمە کارەساتە وامان کردو کە هێڵی گشتی زۆر زۆر فەرامۆش بکرێت یعنی ئەمە هەرچەند سێکتەرێک کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە پێویستە حکوومەت زۆر جدی لەو بابەتەیە بڕوان ینی لەبەرەوەی ئەگەر بێت و هێڵێکی گشتی ڕێکوپێک هەبێت وەکو وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە ترامێک هەبێت بۆ نمونە با بڵین هۆکارێکی گواستنەوەی ڕێکوپێک هەبێت کە تۆ بتوانی بە ئاسانی بگەیتە شوێنی کاری خۆتەوە بە دڵنیایی هیچ کەسێک ینی ئەو هەموو ئۆتۆمبیلە بەکار نایێنێت هەر لە سلێمانی خۆمان ئێمە بەیانیان بینەری ئەوەن کە ئەو ئۆتۆمبیلانی کە سەفەرەکەن و ئەچنە دایرەکانیانەوە زۆربەی زۆریان یەک نەفەریتایە کە ئەمە هۆکارێکی سەرەکی پیسکەری ژینگەیە ئەو سوتەمەنی کە ئەسووتێت گازێکی زۆر خراپ بەخاتە ژینگەوە بەداخەوە سوتەمەنی لە وڵاتی خۆشمانە کوالیتێکی نزمی هەیە کە ئەمە وای کردووە هەواکەمان زۆر زۆر پیس بێت و بینەری ئەو هەموو نەخۆشیین یعنی ئێستا ڕۆژانە ئامارەکان زۆر مەترسیدارن بەتایبەت لە نەخۆشخانەی هیواکە باز لەوە ئەکرێ ڕۆژانە 15 توشبووی شێرپەنجە هەیە بەشێکی زۆری پێویستە بە ژینگەوە فعلەن ینی ژینگە هۆکارێکی سەرەکیە بۆ نەخۆشیەکان ینی تۆ تەعاملەکەی لەگەڵ ئاو خاک هەوایە تەواو تۆ ئەگەر ژینگەکەت تەندروست بێ وەکو سەرەتا ئاماژەمان پێیە ینی خۆشت تەندروستەوی ئەگەر پێچەوانەکەی بێت بە دڵنیایەوە ناتەندروستەوی یانی ئەمانە وەکو زانایکی خۆراکیەڵێ تۆ لەوە پێگەیتکەی خۆیت بە هەمان شێوە لەوە پێگەیتکەیە هەڵی ئەمژیت ئەن تۆ بەوە ئاژیت لەوە پێک ئەیت کە ئەی خۆیتەوە کەواتە ئێمە ئەم سێڕەگە زەمان بە تەواوی گۆڕاوە ینی لەبەرەوە بابەتی ژینگەیی بابەتێکی زۆر جددیە پێویستە هەمومان پێکەوە ینی دەست لە ناو دەست کار بکەین بۆ ئەوەی کە ئاراستەکان بە ئاراستەیەکی ژینگەیانە و ژینگەیەکی تەندروستە هەنگاو بنین چونکە وەکوتم ئەگەر کارە ساتەکە بقەومێت هەمومانەگرێتەوە کەسمان لێ بێبەری نابین
زۆر باش مامۆستا کێشەی بەشێک لە تاکی وڵاتی ئێمە نەبوونی وشیاری لە زۆرێک لە بابەتەکاندا چی بکرێت بۆی کە ئەم وشیاری ژینگەیە بەرپرسایەتی پاراستنی ژینگە لە لای تاک دروست ببێت واتە میکانیزم و ڕێگەکان چین خۆی بۆ ئەوەی هەوڵ بین یعنی تاکێکی هۆشیار لە بواری ژینگەیە دروست بکەین پێویستمان بەوە هەیە کە بەرنامەی جدیمان هەبێت بەرنامە جدیەکان ئەبێ لەکوێوە دەست پێ بکەین هەمومان نزانین ئەوەی کە ئەتوانین ئاراستێ بکەین لەلایەنی پەروەردەییەوە پێویستە ئێمە لە باخچەکانی ساوایانەوە دەستکەین بە پەروەردەکردنی تاکی هۆشیار لەسەر ژینگە ینی ئەگەر توانیمان تاکێک دروستکەین کە بۆ نمونە منداڵێکە ئەچێت بەلای گوڵێکە لەباتیەوە چڵێکی ڕاکێشێت و بیشێنێتەوە بڕێک ئاو کاتە ژێریەوە و خزمەتێکی بکات ئەمە پەروەردەکردنی تاکە یعنی بەداخەوە ئێستا ئێمە کە ژینگەکەمان بۆ شێوازە گۆڕاوە ساڵانی پێشووتر نازام ئێوە بزانن یانە وانەی کوشتتوکاڵی هەبوو لە ناوەندەکانی خوێندنە ئەمانە کوشتتوکاڵێ بەڕاستی هەستێکی جوانی بەخشی بە تاکەکە وای لێ کرد کە حەسکات کە پەروەردەیەکی باشی ڕۆکی بکات درەختێک بەخێو بکات گوڵێک بەخێو بکات فێر ئەکرا کە چۆن ئەم کارە بکات بەدا خۆمانە نەهێڵراون یعنی ئەوانە هەمویان کارەساتەکە وا کراوە کە هەموو ئاراستەکان بەرەو ئەوە بڕوات کە ئێمە نەتوانین تاکێکی هۆشیار پەروەردەکەین وەکوتم زۆر بەجددی پێویستە کار لەسەر ناوەندی پەروەردەیی بکرێت هەر لە باخچەکانی ساوایانەوە بەرنامەی ژینگەیی زۆر گرنگ پەرتووکی ژینگەی زۆر باش پێویستە بۆیان دابین بکرێت و هەمومان پێکەوە کارکەین من دەستخۆشی لە ئێوەکەم کە ئەم بابەتە ژینگەیەتان هەڵبژاردیانێک و کەناڵی پێیان چونکە میدیا بمانێ و نەمانێت کاریگەریەکی زۆر زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر تاکەکان و ئەمە ئەگەر بێت و چەند کەسێکیش ببینێت و چەند کەسێک کاریگەری بێ بە بابەتەکە بە دڵنیای و گۆڕانکاری ڕۆیە یعنی ئەمە گرنگترین شت لەوایە کە ئەو بابەتی لە لای خۆمانە لە نێوان خۆمانە نەهێڵینەوە بەڵکو شەیری بکەین و ئەوەی کە ئەزانین سوودی گشتیە هەمومان کاری بۆ بکەین من ساڵی 2019 پرۆژەیەکم هەبوو بە ناوی پرۆژەی ژینگەی خوێندنگەکەم واتە پرۆژەیەکە بۆ ئەوەی کە بتوانین ناوەندێکی خوێندنگەیی نمونەیی دروست بکەین لە بواری ژینگەییەوە کاتەوە پێشکەشە بە ناوەندە پەروەردەیەکە فعلا بەڵێ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیە قسەمان کرد دوجار لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا لەگەڵ مامۆستایەکی هاوڕێم بە ناوی مامۆستا شیلانەوە ئەم کارەمان کرد و ئەم پرۆژەیەمان دروست کرد کە پرۆپۆزەڵێکی زۆر جوان و ژینگەییە کە زۆر بابەتی جدی لە خۆیەگرێت یعنی ئەمە مامۆستا تا چەند گرنگە ئەنی کردەیش لەگەڵ خوێندکارە ئەمە ئەنجام درێ بۆ نمونە لە قوتابخانەکە پێکەوە بچنە شەقامێک نزیک لە قوتابخانەکەیان شەقامە پاککەنەوە پێم وابێت ئەمە زۆ کاریگەری دروستە بێت لەسەر مناڵ هەم پێشی خۆشە جێ بگۆڕێت و بینیمانم بە مناڵی وم کردووانی زۆر زیاتر کاریگەری دەبێت لەوەی کە هەست بە بەرپرسایەتی بکات خۆی فعلەنەوە زۆر ڕاستە ینی ئێستێمە کە بینەری خوێندگەکانە بین کاتی تاوابوونی داوامەکانیان بەداخەوە ئەبینین مادەی پلاستیکی ئەبینی ئەو ناوە زۆر زۆر شێواوە من زۆر ینی سەرنجی ئەو شتانەیەم ئەم کارە ساتە بین ینی ئەوەی کە ئێستا لە پرۆژەکە باسی ئەوەش کراوە ینی بەرزکردنەوەی ئاسی وەشیاری خوێندکار جیاکردنەوەی خاشاک یەکێک لە هۆکارەکان ینی خۆشحاڵانە ئێستا لە وڵاتی خۆمانە شوێن هەیە کە مادەی پلاستیکی وەرەگرێتەوە کە ڕیسایکلی نەکرێت کەمە هۆکارێکی باشە بۆی ئەمە بتوانین کەمترین مادەی پلاستیک بخێنە ژینگەوە واتە تۆ لە ماڵی خۆتە ئەگەر بێت و مادە پلاستیکەکە جیاکەیتەوە خەڵکیەکەیە دێت لێت وەرەگرێ ئەگەر بە بڕێ پارەی کەمی ژوێت یان ئەگەر تۆ بە بەخشین بیبەخشیت ئەو مادەیە بۆی ئەو کەسەش ئیسفادەیەکی لێ بکات بۆیە زۆر گرنگە یعنی ئەمە بە دوای بابەتە ژینگەیەکان ئابڕۆین زانین چی ئەکرێت لەگەڵ ژینگەکەیە بۆەوەی بە ئاراستەیەکی تەندروستانە لەگەڵ ئەو ژینگەیە تەعامل بکەین ئەو کۆی جەنا بە ئاماژەت پێیانی بابەتەکان بەکردەیی بکرێن هەوڵ بدرێت وەکوتم وانەیەکی کشتتوکاڵی لە ناوەندەکانی خوێن نازین و بکرێتەوە خوێندکار فێری چاندنی نەمامێک بکرێت فێری خزمەتکردنی بکرێت فێری ئەوە بکرێت کە چۆن ئەمانە سوودیان هەیە ئەمە بۆ نمونە لە شوێنێکی داخراوە کە دانیشین ئەگەر بێت و ئینجانەیە گوڵمان هەبێت و پەروەردەی بکەین ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو گاز زیان بەخشانی کە هەیە لە ئێمەی دوورخاتەوە چونکە هەموو ڕۆکێک نزیکەی 12 جۆر گازی ژاراوی هەڵەمژێتەوە کەمانە کاریگەریان هەیە ینی واکە لە تۆ کە ژینگەیەکی تەندروستە هەبێت لەبەرەوە زۆر گرنگە ینی لە ناوەندەکانی خوێندنەوە ئاماژەمان پێەیە دەست پێ بکەین
بە ئاراستەیەکی ژینگەیانە بیرکەینەوە. کاتە ئەمە بساژە پێتان وایە وەکو چۆن پەروەردەیەکی دەرونی و کۆمەڵایەتی و یاخود خوێندگەی ئەبەخشین بە منداڵەکانمان ئەوە پەروەردەیەکی ژینگەیش گرنگە بۆیە ئەمەش هۆکار بووە کە پرۆژێکتان داناوە تایبەت بێ بە قوتابخانەکان و بەکەرتی پەروەردە. بەتەکید یعنی خۆی لە پاڵ پەروەردە و فێرکردن ینی ئێستا ئەمە بەداخەوە لە وڵاتی خۆمان ینی من وەکو ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندنی شاکارم کردووە وە سیمیناراتی ژینگەیمان بووە لە ناوەندەکانی پەروەردەیە بەداخەوە تاکمان هەنی هەوڵ ناین تاکێکی تەندروست پەروەردەکەین لە هەموو لایەنەکانەوە بەس هەوڵی فێرکردنی چەند حرفێک و چەند ژمارەیەکی یەکەین بەڵێ ئەمە ئاماژەیەکی خراپە بەداخەوە ینی خۆی پەروەردەی تاک لە هەموو شتێک گرنگترە ینی لە ڕووی فێرکردنی بۆ تێگەیشتن لە بابەتەکان ئەمە پەروەردەکردنی پێوترێت لە ڕووی ئەوەی کە لایەنە ژینگەیەکان لایەنە تەندروستیەکان ینی فێری خوێندکار بکرێت ئێمە بۆ نمونە دانیشین لەگەڵ کەسێک کە لە وڵاتانی دەرەوەیە بۆ نمونە نزیکترین شوێنمان کە ئێرانە ئەبینین هۆشیارێکی باشی هەیە لەسەر هەموو لایەنەکان ئێمە لەکوێوە فێر بووە ناوەندەکانی خوێندنەوە فێر بووە بۆیە زۆر گرنگە ئاراستەکان بەوە بێت کە ئێمە لە پاڵ وەکو پرسیارەکەی جەناب لە پاڵ پەروەردەکردنی خوێندکارەکانمانە ئێمە پەروەردەیەکی ژینگەیمان هەبێت بۆی ئاراستەکەمان بە ئاراستەیەکی ژینگەی تەندروستا بڕات بۆی ئەو فۆزایی کە هەیە نەمێنێت بۆی هۆشیاری هەبێت بەداخەوە ئێستا ئێمە لە حانوتی خوێندنگەکانمانە بینێری ئەوەن کە زۆرترین مادەی خۆراکی بەکارهێنرێت کە هیچ سوودێکی تەندروستی نییە هیچ سوودێکی ژینگەی نییە و زیانێکی زۆر بە ژینگاگەێنێت بینەری ئاوی پلاستیکی لەناو دەبەی پلاستیکیە کە ئەماتوانرێ هۆشیاری بدرێت بە خوێندکار کە دەبێت بەکاربێنێت و چەند جار بەکاری بێنێتەوە لە ماڵەوە ئاوی تێ بکات و لەگەڵ خۆیان بهێنێت کە ئەم کردارە دووبارە نەبێتەوە لە خوێندگەکانە بینەری ئەوەین کە بە شێوازێکی زۆر زۆر جبس و بسکیت و ئەم مادانی کە هیچ سوودێکی تەندروستیان نییە یعنی هەمومان ئەزانین کە ئەم مادە خۆراکیانە لە ڕووی کوالیتی خۆراکیەوە کوالیتی خۆراکی نزمیان هەیە کە وە لەگەڵی شیاز زیانێکی ژینگەی بە ژینگەکەمانەگەێنێت بۆیە ئاراستەکان بەوە بێت کە ئێمە هەوڵ بدەین لەگەڵ لایانی پەروەردەیە زۆر زۆر بەجددی کار بکەین بۆی بتوانین ئەو ئاراستە ژینگەیی ئەو هۆشیاری تاکەی کە ئێمە هەمانە کە لە ئاستێکی نزمایە بەداخەوە ئەمەی کەیڵێم لە ئاستێکی نزم نەبووە ئێستا ئێمە لە ناوچەی تانجەرۆ شاخمان هەیە ینی لە ڕووی سفرەی سەفەریەوە هەڵدراوەتەوە هەر شاخ ینی شاخی دروست بووە بە شاخێک ئەمە بە چ شێوازێک دوجار چی لێکرێت ینی هاوینان لەبەر ئەوەی کە پلەی گەرمی بەرزە و گازی میسان لەناو ئەو خاشاکە دروستە بێت ئەسووتێت و دوجار دووکەڵەکەی بۆ ناو شارەگەڕێتەوە دووبارە بەکارێنینەوە دەرفەت مابێت بەدڵنیایەوە دەرفەت ماوە ینی ئێمە ئەتوانین کاری جددی بکەین بۆ ژینگە ئاراستەی ژینگەیەکەمان بەوە بەرین کە بیخێنە سەر ئاراستەی و سکەی خۆیەوە و نائومێد نەبووین بەڵام هەمیشە ئاماژە بەوەیە ینی ئێمە لە هێڵی سووری ژینگەیین ئێمە لەوەیان کە بەڕاستی ئەگەر وریانەبین چەند ساڵی داهاتوو کارە ساتی ژینگەیەکەوێتەوە ئێستش ئەتوانین بەرگری بکەین ئێستش ئەتوانین ڕێگری بکەین من لە لای خۆمەوە ینی بە ئاراستەیەکی ژینگەیان نابیرکەینەوە ینی ئێستا خەڵکێک لەوانەیە دانیشتەوە دیارمانەوە بڵێ بۆ ئەوە باسی پلاستیکەکەن بەڕاستی خەتەرناکە بۆ نمونەوە ئەوەی کە لەو دەبە پلاستیکیانەیە کە هەمومان بەکارێنین ئەگەر بێت وە ڕێژێکی زۆر بەکار بهێنرێت مادەیەکی تایە پێوتری ئەنتیمۆنی کە کارلێکەکە لەگەڵ مادە پلاستیکەکەیە ینی ئێمە بۆ نمونە ئەو ئەوەی کە دروستەکرێت بە پلەیەکی گەرمی بەرز دروستەکرێت بە گازی ئۆزۆن تاقیمەکرێت دوجار نازانین لەکوێ خەزن ئەکرێت دوجار نازانین چۆنە گوازرێتەوە دوجار نازانین لە مارکێتەکە چۆن عەرز ئەکرێت بۆی ئێمە ببینین و بیکڕین ئەمانە هەمویان کاریگەن لەوەی کە ئەم مادە ترسناکانە دروست بن کە خەتەرناکن لەسەر تەندروستیمان بۆیە ینی هەمومان پێویستە بۆ ئاراستی بیرکەینەوە کە بتوانین بابەتە ژینگەیەکەم بکەین بە بابەتێکی سەرەکی لە ژیانمان ماوەسا شتێکمان بینێت چێت دایک و باوک زۆر ڕۆڵیان هەیە لەوەی کە منداڵەکەیان وا فێر بکەن کە پارێزگای لە ژینگەکەی بکات بۆ نمونە باوکێک نابێت و ناکرێت بۆ نمونە لە نێو ئۆتۆمبیلەکەیدا بە بەرچای منداڵەکەی شتێک فڕێباتە خوارەوە یان هەر شتێکی دیکە یان ئەچنە سەیران بە بەرچای منداڵەکەی و کەلوپەلەکە کۆ ناکەنەوە و خاشاکەی کە هەیە کۆی ناکاتەوە ئەمانە خۆتەزای مناڵ زووتر شتەکان وەرەگرێ ئەمە لە مێشکیا چەسپێ لەوانە شاویش دواتر دووبارەی کاتەوە پێوا بە شتێکی تەبیعی و شتێکی ئاسایە
ئەمە تا چەند گرنگە؟ وەڵا خۆ پرسیارێکی زۆر جوانە، بابەتێکی جوانە هەنیار، یعنی ئەوەی کە هەیە هۆشیاریەکە لە پەروەردەی خێزانەوە یعنی دەست پێکات. تۆ سەرەتا ئەگەر خێزانەکە بۆ ئاراستەیە بیرکاتەوە کو جەنابە فەرمووی من تا ئێستاش بینەری ئەوە یعنی لە جامی ئۆتۆمبیلەکانەوە بینی خەڵکیەکەی شت فڕیاتە خوارەوە، من بینەری ئەوە بووم بتڵی شوشیان هەڵاوەتە خوارەوە، یعنی هەر خۆم بەدوای نەکەوم کە ئەمە نەک کارەساتی ژینگەی بگرە کارەساتێکی دائمی سەیارە و ئەوانە دروستەکات کە ئەبێتە هۆی لە ناوبردنی گیانی کەسێک، یعنی بەداخەوە ئەمە بینەری ئەو جۆرە حاڵەتانین کە تا ئێستا لە وڵاتی خۆمانە هەیە و ئەو ڕێگانی کە ئەڕۆین ئەبینین چەندەها خاشاکتیایە کەوتووە. ئێستا ئەگەر سەردانێکی ناوچە گەشتیاریەکان بکەین هەمومان نەزانین چی کارەساتێکمان خوڵقانەوە، هەموو ئەو سەرچاوایانی کە هەمومان وێران کردووە پڕە لە سفرەی سەفەری بەداخەوە کە ئەمانە کێڵێم دوو لە ڕیژە ناپتان دایبی مناڵ، یعنی پڕە لە دەبەی پلاستیک قوتووی معدەنی، یعنی هەر هیچ شتێک نەماوە یعنی تۆ بتانی وەکو کاتی جاران لەزەتی لێبەری کە ئەمان هەمویان فعلا ئەگەر خێزانەکە خێزانێک بێت پەروەردەیی و هۆشیاری ئاستی هۆشیاری ژینگەیی بەرز بێت بەجددی ئەم کارانە ناکات. مۆسە لە ڕووی ئاینی شۆ ڕێگە پێدراونێتەوە وا بکەی بەڕاست فعلا لە ڕووی ئاینیەوە یعنی ئەمانە یعنی زۆر کارەساتە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر ڕۆژی قیامەت هات نەمامێکە بەدەستەوە بوو تۆ هەوڵی چاندنی ئەو نەمامە بە، یعنی ئەمە ئاماژەیەکی ژینگەی زۆر جددیە بەجددی، یعنی ئەمە ئەگەر وەکو تاکێکی مسلمان و خۆی کە لە وڵاتی خۆمانە ئێمە ئاژین بیرکەینەوە ئەمە فعلا ئەرکێکی ئاینیشە دانیار، یعنی ئێمە ئەبێت هەوڵ بین مادەم میلەتی خۆمان یعنی لە ڕووی لایەنە دینداریەکەوە ئیلتیزاماتێکی هەیە بەڕاستی لەو لایەنەوە کاری لەسەر بکەین، یعنی بەجددی کارێکی ئاینی و ئەخلاقیە کە ئێمە هەڵچین بە خزمەتکردنی ژینگەکەمان، یعنی هەموو ئاماژەکان بەوەیەکە حتا سیرکردنی سەوزایی و ئەکات دەرونی مرۆڤەکان ئارام بێتەوە، هەر تۆ خۆت کاچتە ناو باخێکەوە ئەحساسێکی تر هەیە وەک لەوەی کە لە ناو ژاوەژاوێک و لە لای مۆلیدەیەکەوە کار بکەین، یعنی فەرقی زۆر زۆرە. ئەمانە بۆی ئێمە زۆر زۆر گرنگە یعنی هەمیشە بیر لەوە بکەینەوە کە ئەم بابەتە ژینگەیانە بابەتێک کە ڕەبتی بە ژیانی خۆمانەوە کاڵێن ژینگە واتە ژیانمان جیاوازی نییە لەگەڵ ژینگەیە کە تۆ ئەم هەستت تێکەڵی ناخی خۆت کرد کە ئەتۆ ئەم هەستت کە تێکەڵ بە ژیانی خۆت کرد بە تاکید دەتوانی هەنگاوی جددی بنێ وەکەوەی کە جەنابە فەرموود، یعنی باوکەکە لە پاڵ مناڵەکەی ئەگەر بێت و خاشاکی فرا مناڵەکەش سبێنێ بڵنیای ئەوە دووبارە کاتەوە، ئێگە پێچەوانەکەی بێنەوە کارە ناکات. ئەگەر وات لێ کرد کە ئەمانە مەترسیەکانێتی ئەمە چاکەکانێتی چاکەکە ڕێگەی چاکەکەگرێت کە تۆ دەستی مناڵەکە دەگرێت. ئەمانە هەمویان کۆمەڵە یعنی قسە و بابەتی جددی هەڵەگریکە ئەمە توانین ڕۆژانە بەڕاستی من داواکەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژانە کار لەسەرەوە بکات، هەوڵ بن ڤیتیان هەبێ، هەوڵ بن یعنی فیچەرێکیان هەبێ لەسەر ژینگە، یعنی چونکە لاینی ژینگەیی لاینێکی زۆر زۆری هەیە، ژینگە و خۆراکمان هەیە. بەداخەوە ئێستا ئێمە لە شاری سلێمانیا ڕێژەی لە 65 ئەو خاشاکی کەفرەین خۆراکە، لە 65 خاشاکی سلێمانی خۆراکە، ئەنە ئەمە کارەساتە، یعنی بۆ نمونە تۆ خۆراکێک کە ئەخۆیت بە ئەوەندە حازرکەی ئەمە بۆ خاتونەکانە بێت کە لە ماڵە ئەو خۆراکی کە ئامادەیەکەن پێویستە ئەوەندە ئامادەکەن کە یعنی بخورێت دوادر نەمێنێتەوە فڕێ بدرێت، کە ئەمە هەم لە ڕووی وەکو جەناب فەرموون لە ڕووی ئاینیەکەشەوە، یعنی بەڵێ زیادەڕەوی و ئیسرافکردنە ئەوانە کە سزای توندی لەسەرە لە یعنی بۆیە زۆر زۆر گرنگە هەموو ئاراستەکان، یعنی لاینی خۆراک و ژینگەمان هەیە، ئۆتۆمبیل و ژینگەمان هەیە، جلوبەرگ و ژینگەمان هەیە کە ئێستا دوو لە پیسکردنی ژینگە لە تەواوی جیهانە بریتە لە کارگەکانی بەرهەمێنانی جلوبەرگ، یعنی ئەمانە کارەسات دروستەکەن بەڕاستی سەوزایی و ژینگەمان، یعنی بۆیە گرنگە لە لایەنە پەیوەندیدارەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژانە هەوڵی هۆشیارکردنەوەی ژینگەیی بدرێت و تاکی خۆمان هۆشیارکردنەوە لەسەرەوەی کە بە ئاراستەیەکی ژینگەیانەیە کار بکەن. زۆر باش مامۆستا دواپەیان بۆ کێ بێت تاوەکو بتوانین ژینگەیەکی باش بپارێزین و باوا بکەین کە هەمیشە بەردەوام ژینگەیەکی جوانمان هەبێت و ئەو هۆشیارە دروست ببێت، ینی لە لای تاکی هەمومان بەخۆشمەوە بە هەمومانەوە کە من ژینگەی خۆم پاراست کە ماڵەکەی خۆم پاراست کە
ئەوەی کە دێمە درەناو حەوشە و ناو کۆڵانەکەی خۆم پاراست بە دڵنیایی و خۆشم تەندروستێکی باشمە بێت. وەڵی دوا پەیامانە بێت بۆ هەموو لایەنەکان بێت بۆ من بێت بۆ جەنابێ بێت بۆ هەموو ئەو کەسانە بێت کە بینەرمانن بۆ ئەوانە بێت کە دوجار گوێ بیستمانە بنەوە یعنی هەمومان کار بۆ ژینگەیەکی تەندروست بین لەبەر ئەوەی کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە لەبەر ئەوەی کە بابەتێکی ئەوەندە گرنگە لەبەر ئەوەی کە تێکچوونی ئەبێتە هۆی تێکچوونی ژیانمان کەواتە ئەبێ هەمومان هەوڵی بۆ بین ئەبێ هەریەکە لە لای خۆمانەوە هەوڵی زیادکردنی ڕێژی سەوزایی بین هەوڵی کەمتر بە فیرۆدانی ئاو بین ینی ئەو سەرچاویانی کە هەمانە کە ئێستا لە وڵاتی خۆمانە ئاماژەکان زۆر ترسناکن بۆ نمونە ینی ڕێژی ئاوی سەرزەویمان بە تەواوی کەمی کردووە ڕێژی ئاوی ژێر زەویمان بۆ نمونە لە شاری کۆک و هەولێرە ساڵانی پێشوو لە 150 مەترە گەشتی ئەو ئێستا 700 مەترە ینی کارە ساتە ینی وردە ینی ئاماژەکان بە ئاراستەی خراپن ئەگەر بێت و ئێمە زۆر بە جدی کاری لەسەر نەکەین هەموو ئاماژە ژینگەیەکان وەکەوەی کەوتم ڕێگەزەکانی ژینگە ئاو خاک و هەوایە هەر سێ ڕێگەزەکە لە ژێر هەڕەشە و لە ژێر مەترسیایە ئەبینین لە شاری سلێمانی بینەری ئەوین کە ئەو شاخانە هەموو ئەڕوخێنرێت وەکرێت بە شوقە و وێلا ینی ئەمە بەڕاستی ئاماژەیەکی ترسناکە ینی ئەو سەوزایی کە هەیە ئەو شارە تۆ وای لێ ئەەکەی سەحنێکی چیمەنتۆیی بۆ دانی کە بەردەوام گەرم بێت ئەو شارە ینی خۆی هەمیشە خاک لەگەڵ ڕووەک کە ئەو سەوزایی ڕێژ سەوزایی کە هەیە هەڵمژەری ئەو گەرمایی و ئەو هەوا پیسەیەکە هەیە بەداخەوە ئێمە ئەوە لابین هاتە خەریکی ئەوەی وەکو چۆن ئەڵی مرۆڤێک سیەکانی خۆی وێرانەکات بە دوو کەڵێکی جگەرە بۆ نمونە ئێمەش خەریکی ئەوین سی ناو شارەکەی خۆمان وێرانەکەین کەمان هەمویان بەڕاستی کارەساتی ژینگەی خراپن و پێویستە هەمومان زۆر بە جدی کار لەسەر ژینگە بکەین و بە ئاراستە ژینگەیەکانە بە بیرکردنەوە ژینگەیەکانە بە ئەوەی کە هەوڵ بین تاکی هۆشیاری ژینگەی دروست بکەین ئەمانە من حەز دەکەم زۆر بە جدی کاری لەسەر بکرێت. زۆر سپاس بۆ ژار عەبدوڵڵا پسپۆری ژینگە سپاس دەکەین کە لەفەتت بمەخشی دەستان خۆش بێ ژین ماندوو نەبوون دەشتان ساغێ ئەزیزان لە هەولێر پرۆژەیەک ئەنجام درراوە ئەویش لە بەرکردنی سوورەی کەفە کە خۆشبەختانە ئەم جۆرە پرۆژانە لە کوردستاندا بە ڕێژێکی بەرچاو ئەنجام دەدرێت ئەمەش لە پێناو ئەوەی کە خزمەتێک باینی ئیسلام بکرێت و بتوانن کەسانێکی زۆر بەشداری تێدا بکەن و ئەمەش مای دڵخۆشی و کوردستان بە نووری قورئان و بە ئەم جۆرە پرۆژانە هەمیشە ئاوادانتر و جوانترە بێ با بێ کۆبینەری ئەم ڤیدیۆ بین. فعسى ربي أن يؤتيني خيرا من جنتك ويرسل عليها حسبانا من السماء فتصبح صعيدا زلقا إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. بسم الله الرحمن الرحيم. أجب وجير زاخو ياتيم ناظم من عبد الله هشام يوسف مدفياز باش داري دي بريكاني دابكم يعني فيا من أواز بمية ايكيت قرعي دا ناظم در كفتن السردانا جه بيروس بكم كما كهو ما جه ما خدي تعالى برزقنا بكت إن شاء الله دست خوشيل في دست جيد كم والله جرنجي جلك يعني زوره نهاية أجمارتن تدي بيني جنج ما يبي شغل خراب أكيد بيجن يمجيل بي أفان تيك توك أو أفان لعبة بمفا هكاف جورا بالي كان هبن جنج ما دي بتر وأكيد بيجن دي بيش كفتن هم بو قرآن يجيكوا بو خدي يجيكوا دنیا آخرت داده پیش کفتن برکت دی کفت جیانا وی گنجی دا کر اگه بیتن نقص طفان بری کاناب کتن الله تقریبا اود دو هیوه ما خوب برهف کر بو وی بری کانه یکم مش خود تعالی سرکفت نبده تمام همیا هرچی برداری کی جد وی بری کانه دا کوبر دام بن هیوامش خیر خواز اج او افید زنگین افید پیچی بوی دست هاری کاری درش بکن بوان کسا افید پیراد بن چکوهری که دیب أنا بشيوازة كي هاي مثلا سيدايا دب علمي خواجة هينتن زنجين دب مالي خدمات في ديني كتن أفروك هر كسا كي شيان هبن دست هاري كاري دريج بكتن بوفان كسا أفيد كوفان بريكانا رادبن مدرسة علم عرفان قرآن باخ بهاري دغان قرآن
شادمانی و سربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان بۆ شادمانی و سربەرزی هەردەم. بسم الله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. هر پروژه که دەکرێتەوە تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە. بۆ نمونە ئەو پرۆژەی سوورەی کەهەف لە بەرکردنی سوورەتی کەهەف هۆکارێکە بۆ ئەو کەسانەی کە هەتا ئێستا نەیانتوانیوە ئەو سوورەتە لەبەر بکەن و پاش ئەوەی کە لەبەری دەکەن بتوانن فێری مانایەکەی ببن و پاشان ئیشی پێ بکەن. و هەروەها هۆکارێکی ترە بۆ ئەوەی بتوانین لەو ڕێگەیەوە قورئان حیفظ بکەین لە ناو سینەمان. و هەروەها تایبەتمەندێکی ئەو پرۆژانە ئەوەیە کە هەل دەبەخشی بە نابینایان کە بتوانن بەشداری بکەن لەو پرۆژانە. ئەمەش لە ڕێگای خۆمانەوە هەموو ئاسانکاریەکمان کردیە بۆ ئەوەی ئەوان بتوانن بە ئاسانترین شێوە بتوانن بەشداری لەو پرۆژانە بکەن. و ماشەڵڵا ئەوانی کە بەشداریشیان کردیە لە مستەوای زۆر بەرزن ئەوەش هەموو فەزلی خوددایە. بۆ ئەو کەسانی کە نابینان ئەوە بە شێوازی زارەکی لەیان دەپرسین چوار پرسیاران لێ دەکرێت و هەروەها ئەوانەی کە خوێندەوارشیان نییە نەفسی شت لەسەر وەڕقە نییە بەنووسین نییە تەنها بە شێوازی پرسیارکردن چوار پرسیاران لێ دەکرێت ئیدی ئەوان جواب دەدەنەوە تەمەنا دەکەین زۆرترین کەس بەشداری بکە لە خوشک و برایە و بە نەتیجەی باشی دەربسن. سرای گەشاوەی ژیانە قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما دڵم کانیاوی ڕوونی هودایە. نام دلوڤانە ئەمە لە زاخۆ هاتیمە ئەمەوێت ئەس وەکو بژم ئەس بەشدار بم ئەوێ بەریکانە سوورەتکە هەفدە الحەمدولله ئەس پێ دڵخۆشم ئەس زاخۆ هاتن وێرێ من وەکو بژن یە بەریکانە سوورەتکە هەف کرد پشتێ بەریکانە سوورەتکە هاتە ڕاگەهاندن من تقریبا مانگەک و 20 ڕۆژەدا من ئەف سوورەتە تەمامەتیش بەکرد الحەمدولله. چونکە قورئانە ڕازی دەروما دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروما مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادمانی و سەربەرزی هەردەم. خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت تەوەری دووەمماندا باس لە ڕێگاکانی پاراستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین لە هاکردن ئەویش بە میوانداری شارەزایەک لە بواری ئاتی و کۆمەڵێک ڕێنمایی و زانیاریمان پێدەدا لەوەی کە چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکانمان بپارێزین ڕەنگە ئەوە زۆربەی کێشەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ بۆ ئەوەی کە دووربین لەو زەرەر و زیانانە هیوادارم کە بینەری ئەم تەوەرەیەمان بن بە میوانداری زۆر بەڕێز کاکی ئیبراهیم یوسف شارەزا لە بواری ئاتی. کاکی ئیبراهیم ئەم کاتت باش سڵاوت لێبێ سپاس بۆ ئەوەی کە ئەم کاتت پێبەخشین. سەرەتا بە پرسیار بکەم کە هاکردن چییە و مەبەستمان چێلی؟ سەرەتا سڵای خۆی گەورەتان لێبێت و دەستخۆشتان لێ دەکەم کەوا بە بانگێشکردنی من بۆ ئەم تەوەرە. بەنسبەتی هاکردن وەکو ئێمە دەزانین هاکردن پێناسێکی کورد دزە پێکردنی جا لە ڕێسایتەوەی یان هەر شتێک کە بدەبەستێتەوە بە هێلی ئینتەرنێتەوە یعنی ئەمە شتێکی بچووکەکەوە پێ دەگوترێت هاکردن واتە دزەکردن. زۆر باشە کاک ئیبراهیم هۆکار چییە لە ئێستادا زۆرێک لە ئەکاونتەکان کەسەکان ناتوان بیپارێزن واتە باشترین ڕێگای چییە کە بتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکانمان ئەکاونتەکانمان بپارێزین لە مەترسی هاکردن؟ لە ڕابردوودا دڵنیام خۆشە ئاگاداری بەشێک ینی کۆمەڵە گروپ دروست بوون کە هاکی
بەشێک لە ئەکاونتی خەڵکیان دەکرد و داوای پارەیان دەکرد و کۆمەڵەوەتە. بەڵام سەرەتا پێشی باسی هاکردنەوە شتانە بکەم دەمەوێت چکە شتانە تا ڕادێک بەڕایمنەوە دووبارە و خەڵک لێ بێزارەوە بەڵام دەمەوێت شتێک بڵێم دەمەوێت پرسیارێک بکەم بۆ نمونە کاک دانیارجان پێت بڵێم کە بەس تەنیا بڵێم دکتۆر لای تۆ چ دەگەێنێت تەنیا وشەی دکتۆر یەکسەر کەسێک دێتە پێشچاوکەوە سەدلەیەکی سپی لەبەرە و لەگەڵ ئەم هین هەیە ئەوەی لە ملی سوڕاوەتەوە ئەمە دێتە پێشچە ئەو ڕقەمە واگەر هات لە ئێمە هەر ئەوە باوە کە دەڵێ هاکەر یەکسەر هەر ئەو ڕقەمەمان دێتە پێشچاوکەوە لە فیلمەکان بینیمانە نەفەرێک بەرامبەر شاشەیەک دانیشتۆ بەرامبەر کۆدی ڕەنگاو ڕەنگ هەر ینی ئەوەی هاکردن لە لای کوردیەمە بڵێن پێی ئاشنا بوو بەڵام نا لە واقعیدا وانە بەنسبەتی ئەو زۆرە هاکانی کەەوە ئێستا ناویان لێ ناوهاک چین لە کوردستاندا هەنا بە گشتی زۆرترینیان ئەو کێشانەی کەەوە دێتە لامان یان ڕوو دەدەن هەمووی لە کەمتەرخەمیەوە ڕوو دەدەن نەوەکو هاکردن واتە وەکو سەرتاش ئاماژەم پێدا بەهۆی دزە پێکردنەوە یان بەهۆی کەمتەرخەمیەوە ڕوو دەداتن کاک دانیار. زۆر باشە کاک ئیبراهیم ڕێگەکانی پاراستنی چین واتە چۆن ئێمە بتوانین ئەکاونتەکان بپارێزین چۆن خۆمان فێر بکەین ئایا ئەمە هەر لە نێو بەرنمەیەکی تایبەتی بۆ منە فەیسبووکایە یاخود دەبێت هۆشیارانە ماوەڵ لەگەڵەوە دابکەین کە دزە بە بابەتەکانمان زانیاریەکانمان تەنانەت لەوانەیە ئەگەر ئافرەت بێت وێنەکانی کە ئەگەر بۆ کەسێکی ناردبێت بەڵام دەمەوێت باسی پاراستن و ئەو شتانە لە چوارچێکی قوڵتر بیکەم کاکە دانیارجان بەنسبەتی پاراستن ئێمە پێویست ناکاتن ینی خەڵک تێگەشتەوە تەنیا بەرنامە یان جیمل هەر شتێک تێ ئینجا لە مەترسیدا ناخۆی کێشەکە زۆر لەوە گەورەترە ینی ئەولاترە ئێمە دەبێت سەرەتا لە دەست بەکارهێنانی خەتەکەمانەوە دەست پێ بکەین واتە ئەو سیم کارتێ ئەو سیمەی یان ئەو وایفایکەوە دەمان بەستێتەوە بە هێڵی ئینتەرنێتەوە ئێمە لێو دەست پێ بکەین واتە بۆ نمونە سەرەتا کەسانێک هەن لە وایفای ئینتەرنێتەکەیان سانسۆریان لەسەر نییە ینی یان بۆ نمونە ڕەمزەکەی کراوێ ئەوە خودی خۆی گەورەترین کێشێ ببورن گەورەترین کێشەیەکەوە ڕێگا خۆشکەر بۆ ئەوەی کەسێکی نەناسرا و ئاشنا بێت یان ئاشنا بێت بە هاندەکەت یان بێتە ناو کۆمپیوتەرەکەت یا هەر شتێکەوە پێوە بەسترا بێتەوە ئەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە کەەوە ئێمە وایفا و سیمکارتەکانەوە بەنسبەتی سۆشیالەکانی ئەو ئەکاونتانی ئێمە بەکاریان دەهێنین ئێمە لێ بە ئاگاینە ئەو سۆشیالان ئێمە بەکاریان دێنی کە لێ بێ ئاگاینە وەک گوتم زیاترینیان وەکو ڕێژەیەک بڵێم نەوەکو وەکو دەقیقنا وەکو ڕێژەیەک بڵێم 195 تەنها بەهۆی کەمتەرخەمیەوە ئەو کێشانەی ئێستا لە کوردستان هەنا ڕوو دەدەن واتە 105ەکەی تر ئینتەهاکە 195 کەمتەرخەمیە ئەوەی تر هەمووی 105ەکەی هاکە واتە چۆن بە ئەمە زیاتر ڕوونی بکەینەوە بەڵێ 195ەکەی بکەینە چەند بەشێک کەسانێک هەن بۆ نمونە بەکارهێنەری هەر پلاتفۆرم و سۆشیال و ئەکاونتێکن تەنها وە دەزانن لە هەر شوێنێک کە ئەکاونتەکەیان دروست کرد وا دەزانن تەواو تەنها یوزەر بن بەکارهێنەر بن بەڵام لە واقعی دەمە زۆر هەڵەیە کە کاتێک تووشی هەڵە دەبێتن یان با بڵێن تووشی حاڵەت تەواری دەبی حاڵەتێکی نەخوازراو دەبێتن کاکە جیمێلەکەت وەڵی نازانم ئەی ڕقەمەکەت بەخوا نازانم ڕقەمەکەم سوتاوە یعنی ئەوانە هەموو کێشن بۆ ئەوەی کەوا بۆی تووشی کێشە یان حاڵەتێکی نەخوازراو ببێ بەجددی زۆر باشە من لە ژیانی خۆمە نمونەیە باسکەم هاوڕێکم هەبوو هەموو جارە پێمەوت کە چۆن خۆم بپارێزم لە هاگیە کەسەر پێوتم کە تۆ
ئەوەی کە سەرەتا گرنگی پێ بدەی سکیوریتی ئەکاونتەکەتەوە تاگەر ئەکاونتەکەت بە شێوازێکی باشدانا ئەو کاتە دوجار بیر لەوە بکەیتەوە هاکرێ ئەگینا هیچ کەسێک بەم شێوازە هاکی لێ ناکرێ وەک ئەوەی کا بەڕێزت ئاماژەت پێدا بۆیە زۆر گرنگە ڕێنمایی هاوڵاتیان بکەین لێرەوە کاتێک من ئەکاونتێک دروستەکەم پێویستە گرنگی بە چی بدەم ئەوەی کە بەڕێسان وتن یعنی خۆم نەزانم لەسەر چی ئیمێڵە دامناوە لەسەر چی ڕقمێ دامناوە ئەمە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە لە دوجارە گرفتی هاکردنم بۆ دروست بکات. قوربان وەکو پێم گوتن جیمێل و سکوێرتێکی بێز حتمما دەوری هەیە گەر سیر بکەین لە ساڵی 2016 وەبزانمان جینۆ بوو نزیکەی 500 میلیۆن ئەکاونتی یاهۆ لەلایەن هاکەرانەوە هاکرا بەهۆی بێهێزیەوە یان ئەگەر هاتو سیر بکەین یەکەم ئەوەی جیمێل خەڵک بەکارهێنەر و ئەوانەی زۆر بێتن یاهوو خەڵک بەکارهێنەری زۆر بوو بەڵام ئایا هۆکار چی بوو کەوا زۆرترین هاکردن لە کۆمپانیای یاهودا هەیە یعنی زۆرترین هاکردن ئەگە هەبێتن یعنی وەکو ڕقم زۆرە داتا 30 میلیۆن و 40 میلیۆن و ئەوانەی کەوا لە فەیسبوک و پلاتفۆرمەکان هەیە سەر بە شریکەی مێتا هەنا بەڵام وەکو یاهۆ 500 میلیۆن 429 میلیۆن ئەوانە بەجددی ڕقمەیەکی زۆر زەبەڵاها هۆکارەکان چی بوون کەوا ڕووی دەدا خەڵکانێک کە کەمتەرخەم بوون و دوو هەمیان شارەزاییان لێ نەبوتەنیا ویان دەزانین دروستکردنی هەر ئەکاونتێک و بەستانەوەی تەواو بەڵام بێئاگا بوون لەوەی کەوا شریکەی یاهۆ هەڵدەستا بەوەی کەوا ئەو کەسانەی لە مێژە یاهۆیان بەکارنهێناوە سەحبی دەکردەوە ئەو ئیمێلانە و لە دواییدا کەسێک هەڵدەستا بە دروستکردنی ئەو ئیمێلە بە هەمان ناو نیشانجە ناوەکەی تا ینی بڵێن تێستی دەکەی یان بڵێن هەر کۆڵی نەدا تا ئەو کاتێک دەگەیشتە هەمان ناو هەمان یوزەرنێمی هەبوو لەگەڵ ئەو فەیسبووکی کەوا کۆنێکت بە یاهۆەکەی لەو ساتەدا ینی بەکارهێنەری ڕاستەقینە ڕقەمیەک یاهۆکەی بیر نەماوە تەنها لەبەر کەمتەرخەمی و نەبوونی شارەزایی کەسی دووهەم کەسە نەناسراوەکەیە ئەکاونتەکەی دەبر بەنسبەت ئەوەی ئایا چۆن فەیسبوکەکانمان یان ئەکاونتەکانمان بپارێزین یان نەڕواتن یان تووشی کێشە نەبێتن چەند هۆکارێکن یەکەمیان بۆ نمونە فەیسبوکە وەکو بەکارهێنەرێکی زۆری هەیە بوونی جیمایل و بوونی هەموو ڕێکارە پێویستەکان یاساییەکان پڕکردنەوەی زانیاری پێویستەکان دان بە شریکە و هۆکارێکە بۆ ئەوەی کەوا بە ئاسانی لە دەستی نەدێ ئەکاونتەکە یان بۆ نمونە کەسانێکان دڵێ ئەکاونتمان بۆ بێنەوە کاکە دەڵم باشە سەیر دەکەم ناوی شوشووە ئێوە چۆن یان ناوەکەی لەگەڵ خۆی یەک نییە بەجددی ینی من نازانم شریکە ینی کۆمپانیا نازان چۆن بیهێنێتەوە یان چۆن هاندەکە بناسێتەوە ئەوانە کێشەن یان بۆ نمونە بەنسبەتی جیمێل و پاسۆرد سکوێرتی هەڵدەستە 1 2 2 3 یان بۆ نمونە ناوێک و 3 ڕقەمەی لێ دەدات نە تا دەکرێتن پاسۆردەکەت لە کۆد یان ڕقەم وشە و ئەو کۆدە ئەنی کۆدەکان هەمە ڕنگ بن تێکەڵ بن بۆی کەەوە بە ئاسانی نەناسرێتەوە ینی سایتێک هەیە کە بۆەوەی کە بزانین ئایا پاسۆردەکەت چەندە بەهێزە ئایا چەندە کاتی دەوێت بۆ ئەوەی ببردرێت لە کەلایەن کەسی نەناسراوە چکە ئێمە دەزانین هاکەران ئامراز و تۆڵیان هەیە ئەو پاسۆرد و ئێمە بڵێن ئەو توڵە پێکاتوە لە کۆمەڵی هەزارەها ژمارە بۆ ئەوەی ژمارە تۆ بناسێتەوە زام سایتە پێ دەڵێتن ئایا هێزی ئەم پاسۆردێدان ناوە چەندە ئایا چەند کاتی دەوێتن ئایا تا دوای زۆر باشە واتە بوونی پاسۆردێکی بەهێز و هەموو بەڵە کاگیبراهیم زۆر جار کەسانێک بە شێوازێک وەکو پێشتیش ئاماژت پێکرد ناوەشیارن لەوەی لە مامەڵەکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ نمونە هاوڕێیەکی هاکراوە لینکێکی بۆ دەنێرێ ئیدی ئەڵێم لیکە بکەرەوە فلانشتە بۆ دەیان فلانشت لەو بارەیەوە
ئەمانە تا چەند مەترسین بۆ هاکردن و تا چەند گرنگە هاوڵاتیان کە لینکێک شتێکی بۆ هات دەم و دەست نەیکاتەوە هەر نەیکاتەوە زۆر جاران پێویست ناکە. بەڵێ بەنسبەتی لیک بەجددی کێشێکی گەورەیەکەوە بەکارهێنەران پێوە دەناڵێنن دوایەوەی ینی سکانەر هەیە ینی بوونی ئەنتیڤایرۆز ڕۆڵێکی گەورەی هەیە لەوەی کەەوە ئاگادارت بکاتەوە ئایا ڕاتە سێرڤەرە یان هەر شتێکەکەوە لینکە یان هەر شتێکەوە بێوێتن داخلی ئەکاونتەکەت یان کۆمپیوتەرەکەت مۆبایلەکەت ببێتن. بەنسبەتی خەڵکانێک هەنیان بە بڵێن زۆربەی توڵی ساد ئێوە بڵێن بەرنامەی سادە و ئەوانە بەکاردەهێنن بۆ نمونە دەڵێن کیلۆگەرە یان بۆ نمونە ڕاتە یان نێتبووت ئەوانە بەکاردەهێنن تا ڕادەیەک لە هەمویان ینی مەترسیدار بێتن نێتبووتەکەیە. بۆچی لەبەر ئەوەی ئەگەر باسێکی کورد لەسەر ئەو سێشتەی کردم باسێکیان لەسەر بدەم. بەڵێ فەرموو. ئێمە دەزانین ڕات بەڵێ جۆرە فایلێکێکەوە ئێمە بڵێن جۆرە ڤایرۆسێکە وەک بڵێن دەمز دەکرێت یان لەگەڵ بەرنمەیەک بۆ کەسێک دەنێردرێت جا لە ڕێلینکەوە بێت دەڵێتن ئەو بەرنامەدا بەزێنە یەک لەو کێشانە خەڵکانی ئێمە فێرین پارە بە بەرنامە و ئەو شتانە بدەن دەچن سەیری یوتیوبی دەکەن بەرنامەی کراکرااو دەکڕن بەرنامی کراکرااو دادەبەزێنن لەم بەڵام بێ ئاگای لەوەی کەەوە سوودێک پێدەگات کەەوە بەرنامە کراکراوەکەی هەزارەها زەرەری پێدەگات. ئەوە لە ڕێگەی ڕاتەوە کە کۆمپیوتەرەکەی لە دەست دەدات کامەکەی لە دەست دەدات بۆ نمونە مایکرۆفۆنێتی یان ئەو کۆمپیوتەرێکەوە بەستراوەتەوە بە ئیسینساغی ئەم پێ دەڵێن پرێنتەر ئیسینساغ تا دەگات ئەو عاڵەتەش دەستی بەسەر ئەمیشدا هەیە. بەنسبەتی کیلۆگەر کە ئەمیش ئەگەر هاتوو کەسی نێچیر توش ببێتن هەر شتێک هەروشێک لە ڕێگای تەختەکلیل بۆردەکەیەوە هەر شتێک بنووسێت بۆ کەسی نەناسراو دەچێت کەمە پێی دەڵێن هاکەرە. سێهەمیان نێتبووتەکەەوە لەو دوی باسم کرد مەترسیداترە ینی ئێستا بۆ نمونە وەکو ئەوە یەکەم گوتم کەەوە دەمجی بەرنمەیەک دەکرێتن وەکو کراکەکە بەڵام نێتبووتەکە جگە لەوەی کەەوە ڕەبتی بەرنمەیەک ئێمە بڵێن دەمجی بەرنمەیەک دەکرێتن کەسی نێچیر کە دای دەبەزێنێتن کەسی نێچیر دای دەبەزێنێت من بۆ تۆ دەینێرم کاک دانێ دەڵم ئەو بەرنامە من سوێدم لێ بنیوە بە هەمان شێواز بۆ تۆشی بنێرم تۆش دەبیتە نێچیرەکە تۆش دەبیتە نێچیرەکە ینی ئەمانە هەموو لە کەم تەرخەمیەوە ڕوودەدات کاک دانیارجان. کاک ئیبراهیم لە کاتی ڕوبەڕووبوونەوەی جۆرێک لە جۆرەکان لەو هاکردانی کە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێمە پێویستە چی بکەین؟ یعنی زۆر جار ڕوویداوە کە هاکەرەکە هەندێک ڕێنماییم پێدەدا دەڵێ ئەگەر ئەم شتانە نەکەی ئەوە زۆر جار خانمان ڕوبەڕووی دەبنەوە ئەگەر ئەم شتانە نەکەی کەم پێتەڵێم ئەوە ئیتر ئەکاونتەکەت نایەمە یان کۆمەڵێک ڕێنمایی هەڵە پێ ئەدا یان داوای بڕێ پارە ئەکەن ئایا بەڕاستی ئێمە پێویستە کا لەم کاتانەیە بە قسەی ئەو هاکەرە بکەین و ئەم ڕێنماییانە بەکاربێنین؟ من سەرەتا هەرگوتمیش دەمەوێت ئەو خاڵە بورژێنم کەەوە خەڵکان پێوی دەناڵێنم بەدەست ئەو کێشانەوە زیاتر هاک نییە ینی چۆن هەمووی کەمتەرخەمیە. ئێستا وڵامی ئەو پرسیارەش دەدەمەوە خاتون بۆ نمونە ئەو کێشانەی کەوا ڕوودەدەن لە کوردستان کەمتەرخەمیە باز زیاتر ینی کەمتەرخەمی ینی چی بام زیاتر ڕوونی بکەمەوە بڕوا دەکەن کێشەی وا دێتە لامان نازانم بڵم زۆر سەیرە زۆربەی لە فۆرجێت پاسۆرد و ڕوودەدات یعنی چۆن یان بۆ نمونە لە برادرانەوە ڕوودەدات بۆ نمونە من هاوڕێی کاک دانیارم ئێکە مادەم هاوڕێمە من ڕقەمەکەی دەزانم وایە من دەست بە فۆرجێت پاسۆردەکەی و کۆدەکەی بۆ دێتەوە دەڵم کاک دانیال هەنی هیچ هاوڕێک نە ڕقەمی برادەرەکەی خۆی نەزانێ ئەگەر کەم دەڵ کاک دانیار بزانم مۆبایلەکەت چیتدا ها دەکەم نامەیە کۆدەکەت بۆ هاتوۆتەوە ئەمە شتە سادەکەیە کە ناوێن لێ ناوە
هاکو نازانم چی چوو کە بەبەستم لەوەی دەیتن خەڵک بەو کێشە بچووکانە کە پێوە دەناڵێنێت حاڵەت تەواری حاڵەتیش نەخوازراوە نازانێت چی بکاتە یان بۆ نمونە کەسانێک هەن دەڵێن ئێمە وێنەکانمان بڵاو بۆتەوە حتمما لەخۆ بڵاو نابێتەوە شتەکە بۆ نمونە ڕۆژانە دەتوانم تا ڕادەیەک بڵم 25 تا 40 کێت ڕۆژانە باوڵێن لەوانێت تووشی کێشە ببن چۆن تووشی کێشە دەبن دەوڵە وێنەمان بڵاو بۆتە لە سناپچاتە بۆ نمونە ئەو کێشەیە چۆن ڕوودەدا دەڵێم چۆن ڕوویداوە دەڵێ وەڵاهی من وێنەکەم لە ستۆری خۆم داناوە وەڵا ئاموزایەکم یان هاوڕێیەکم بینوێتی ئەمیش بردوویەتی هاوڕێ کوڕەکەم بینوێتی ئەمیش هەڕەشە لە کەسی یەکەم خاوەنی وێنەکە دەکات یعنی ئەمە بووە زۆربەی جار ئێمە کردویانە حاک ئەم تەنها دەمەوێت پەنجەی برین لەسەر کەمتەرخەمی دابنێمکەوە لە کوردستان هەیە بەزدی زۆر باشە کاک ئیبراهیم ئێوە پێم وا بێت یان بەهۆی نەبوونی شارەزایی بەڵێ ئێوە هەندێک جا پێم وا بێت ئەو ڤیدیۆ کەسێک بڵاو بووەوە لە شوێنێکە لە هەرئەکە لە تۆڕی کۆمەڵایەتی بێت یاخود لە سایتێکی زۆر خراپا بێت ڤیدیۆی کەسێکە بڵاو بۆتەوە ئێوە دەتوانن ئەو ڤیدیۆ بسڕنەوە ڕێکارەکانی ئەوە چۆن چۆنیەوە چۆنە بێ ئاگاداری خۆمان بین یا بە تایبەتی خانمان چۆن ئاگاداری ئەوە بنکە ڤیدیۆیەک یاخود وێنەیەکی هەیە کە بە جۆرە لە جۆرەکان بە شێوازێکە پێویست ناکە لەوانەیە بۆ هاوڕێیەکی بنێرێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چی بکات بۆی کە پارێزگایی لەو بکاتوە وێنە و ڤیدیۆی خۆی بڵاو نەبێتەوە بەڵێ وەکو یەکەم جارگوتم یەکەم شت ئێمە دەبێت لە ئینتەرنێتی ماڵەکەمانەوە دەست پێ بکەن ئێستا زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کەوا لە ڕێگەی پەرلەمانەوە ئەو بڕیارە دەرکرا لە 28 یان 28 ئەم ساڵ ئەم بڕیارە دەرکراکەوە سانسۆر بخرێتە سەر ئینتەرنێتەکان واتە دوو جۆر ئینتەرنێت بەردەست بێت لە کوردستان یەکیان فامیلیە و یەکیشیان فریە واتە بێ سنوور ئێمە دەبێتن لە وایفای ئینتەرنێتی ماڵەکانمانەوە دەست پێ بکەین ئایا پاسۆردی ئینتەرنێتەکەمان یا وایفایەکەمان ئایا بەهێزە یعنی جاری وا هەیە هیچ کێشێک لە پاسۆرد و جیمایل و ئەم شتانە نییە لە ئەکاونتان نییە لە هیچ نقطەی زعفدان نیە بەڵام ینی کلیلەکە بیرچووە ئەویشتیا کلیلی پاسۆردی وایفایەکەیە بۆ نمونە 1 تا 8 یان بۆ نمونە نانی داناوە واتە بێ پاسۆرد چیە وەڵا خێرخوازیە کاکە بۆ وڵی با خەڵکیش بکاتەوە قەیناخەر دوایی خەڵک پێوە دەبێت تۆ پێوە دەبی وێن داتایەکان دەچێتە لای خەڵکی ئەمە هۆکارێکە ینی خەڵک لی بە ئاگایە بەنسبەتی سڕینەوە و ڤیدیۆ شتانە کاک دانیارجان دواوەی کەوە کەسانێکان دەناڵێنن بەوەی کەوە زانیارەکانیان ڤیدیۆیەکانیان دزە پێکراوە چی بکەن لەو حاڵەتەدا حاڵەتێکی ناخۆشە نازانێت چی بکات یان هانا بۆ چێ بەرێتن لەو بەخۆی دوو قۆناغەیە کاک دانیارجان کەسانێک هەن دەڵێن ینی حاڵەت یەکەم و حاڵەتی دووەم حاڵەتی یەکەم کەوە کەس هەڕەشە لێ دەکات حاڵەتی دووەم کەوە بڵاو بۆتەوە یان لە دەست دەرچووە حاڵەتی یەکەم پێشی ئەوە ڕووداتن کۆمپانیامان هەیە ینی لەو کۆمپانیا هەیە لە کوردستان کەوە وا دەکاتن تۆ پارێزراوە بی واتە فلتەرێکت بۆ دروست دەکات بۆ گشت بەرنامە یان بڵێن فلتەرێکت بۆ دروست دەکات بۆ ئینتەرنێتەکانی بۆ ئینتەرنێتی ماڵەوەت بۆی پارێزراوە بی لە هەر هێرشێژی کەسانی نەناسراوە یان بۆ نمونە کەسێکی نەناسراوە دێتن هەڕەشەم لێ دەکاتن دەڵێتن ڤیدیۆت بڵاو دەکەمەوە یان هەر چێشی تر تۆ پێویستە کەسی شارەزە ئاگادار بکەیتەوە جا ئەو برایانمان یان بۆ نمونەیەک بهێنمە وەکو ڕێکلام نەبێت کۆمپانیای کوردیش گاردن هەیە یان نمونە وەکو ئەوانی تر بەڵام ئایا کارەکە گەر هاتوو لە دەست دەرچوو ڤیدیۆکە بڵاوبەوە
چی بکەین لەو حاڵەتەدا لەو حاڵەتەدا برا ئاسایشەکانمان دەتوانن هەڵسن بە کارەکانی خۆیان و دۆزینەوەی شوێنی کەسەکە دۆزینەوەی شوێنی و کەسێکەوە هەڕەشەی کردووە یان لە خۆناغی یەکەمیشدا دەتوانیت هانە بۆ برا ئاسایشەکانمان ئەوانە ببێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئیبراهیم یوسف دەمویست ئەوش وەڵام زۆر سپاس بۆ بەڕێسان بۆ کاتی بێمەت بەخشی ئێمە کاتمان نەما کاکی ئیبراهیم یوسف شارزا لە بواری ئایتی سپاس بۆ کاتی پێبەخشی بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەزیزان وەک دەزانین هەرێکێک لە پیشەکان تایبەتمەندی خۆی هەیە و پیشەیەکی جیاوازەوە کەسانی تایبەت ممارەسەی دەکەن یەکێک لەو پیشانی کە هەبوو هەر لە کۆنە ئەوش پیشەی عەتاریە لە سلێمانی سەبارەت بم پیشەیە ڤیدیۆکان بۆ ئامادەکردوون وەک چۆن لە پایانی ڕۆژەوە هەمیشە گرنگی دەدەین کە پیشە جیاوازەکان لێرە بناسێنین ئەو ڤیدیۆشمان لە سلێمانی بۆ ئامادەکردوون پێکەوە بینێرین مناوم ئەحمەد فەتحوڵڵاه لە ساڵی 1970 کۆمەڵ لەم دوکانە ئیشەکەم زیاتر لە 40 ساڵە کەوتۆتە ئەستۆی من کە بەتەنیا خۆم بەڕێوەیەمان دەرچووی بەشی تەواوکەری دەرمانسازیشم بۆ ئیشەکەی خۆم زۆرم پێخۆشە چکۆ لەگەڵ ئەو بوارێکە خۆم خوێندومە شارەزا تەرمەکات ئەمە یەکێکە لە دوکانە کۆنەکانی شاری سلێمانی کە زیاتر لە 100 ساڵە لەم بوارە ئیژەکات کە بابەتی عەتاریە بابەتی عەتاریش لە عەتارەوە هاتووە لە عەتارەوە هاتووە لە بۆنەوە هاتووە کۆکردنەوەی داودەرمانەکان گوڵەکان بۆنەکان کە ئەمانە لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە بەکار هاتووە چ لە داودەرمانەکانە چ لە گوڵەکانە ئەم بەهارات و گوڵانش هەرێکیان لە بوارێکی تایبەتی خۆیان ئیشی کردووە وەکو خواردن وەکو چارەسەرکردن ئەم دوکانی عەتاریە یەکێکە لە دوکانە کۆنەکان کە باسم کەرێکێکە لە دوکانەکانی شاری سلێمانی کۆن کە حاجی عارفی ڕەحمەتی لە باوکیەوە بۆ جێماوە ئەم پیشەی بەردەوام بۆ تا ساڵی 94 لە ساڵی 94 کە کۆچی دوایەکات ئەکەوێتە ئەستۆی من بەڕێوەبردنی لەبەر ئەوەی ئەم کارێکی هەروە ئاسان نیە عەتاریەکان کۆکردنەوەی چەند مادەیەکی جیاوازە لە چەند بوارێکە گیاکانەگرێتەوە زەیتەکانەگرێتەوە چارەسەری نەخۆشیەگرێتەوە بوارەکانی زۆرە یعنی عەتار ینی کۆکردنەوەی هەموو بوارەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ چارەسەرکردن بۆ بەردەوامی ژیانیان هەرێکە بەپێی ئیشەکانی خۆی داودەرمان بێت چارەسەرکردن بێت یاکان بێت ئەمانە لە کۆنەوە لە کوردەواری بەکاری هێناوە بۆی ئەم دوکان توانیوێتی لە ئەو ماوەی کە دەستی بەم کارە کردووە بەپێی کاتەکان ڕۆژانی
کوردەواری ئەم ئیشە گۆڕاوە بەردەوام هەتا ئەم ڕۆژە کە ئێستش بەردەوامە بەڵام فەرقی هەیە لەگەڵ 50 ساڵ لەمە پێشە چکە ئەو گیانی کە ئەو سابوومە ئێستا هەمان ئەوسا نەبووە یا ئەو بواری بەهاراتانەی بریتی لە چەند بەهاراتێکی دەستنیشانکراوە بەڵام ێستی زیاتر لە 50 بەهارات 50 زەید 50 زیاتر 100 زیاتر گیاکان هەیە ئیشەکە گۆڕاوە بواری پێراوە من لە ماوەی چ ساڵە کە لەم دوکانە کەوتۆتە ئەستۆی من توانیومە ئەو شتە تازانی کە لە کوردستان یا لە دەروی کوردستان یا لە وڵاتانی دەرەوە توانیمانە گیاکان کۆکەینەوە پێشکەشی هاوڵاتیانی بکەین بۆ چارەسەرکردنی نەخۆشییان بۆ جوانکاریان وەروە کۆکردنەوەی چەندگایەک بە تێکڵاوکردنیان یازێتەکان بۆ تەمای چارەسەری نەخۆشیەکان وەکو بەردی گورچیلە وەکو چارەسەرکردنی ڕوتانەوە وەکو ئەو بوارە نەخۆشیانەی کە تایبەتن بە پێست یا بڕوخساری ئافرەتان لە لابرنی پەڵەزی بکە گۆڕینی پێستەکانیان بەو جۆرەی کە خۆیان ئەیانەیە بە پێ ئەو سابوونانی کە هەمانە پرسیارکردنیان لە جۆری پێستیان وشک بێت چەور بێ مامناون بێت لەبەرەوە بوارەکە زۆرە لە بەردەمایکی بچکۆلەی ئاوان ناتوانین هەموو شتەکان دەستنیشان بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی عەتاری ئەمڕۆ هەم بابەتی جوانکاریە هەم چارەسەرە هەم فرۆشتنی ئەو شتانی کە هاوڵاتیان ڕۆژانە پێویستیانە. ئەو گیانەی کە بەڵێن کوردەواری ناسراوە چەندگایە کە زۆرن بەڵام ناتوانین لە بەرنایەکی ئاوا دەستنیشانی بکەین ئەو گیانشکە لە دەرەوە بۆمانێت مەستەن بۆ نمونە بەیبوونە جاترەیە قەیتەرانە بەڕەزەیە پەیکوڵە ڕشوی گەرمەشامیە ڕازیانەیە کەتانە شتەکان زۆر لە بابەتی تۆوەکان یا گیاکان گوڵەوەنەوشەیە گوڵەمۆرەیە چەقچەقەیە گیاکان زۆرن ئەوانەش کە لە وڵاتی خۆمان هەیە ئەمانن گیاکان و بەشی زستانە هەیە بەشی هاوینە بەشی پاییزیان هەیە بەڵام ئەو کوڕێنمایی وەک بۆ هاوڵاتیان کە بەرەو وەرزی زستان ئەڕۆن داواکەی لە هاوڵاتیان ئەو گیانە بەکاربێن بە تایبەتی بۆ جاترە یا گوڵەبەی بوون ئەگەر حاڵەتێکی تووشی هەڵامەت یا تەنگنەفەسیەک بوون لە جاتی بڵێن دەرمانێکی کیمیایی بخوا ئەتوانێت ئەو ئەوانەی کە زیاتر ژیوبیان هەیە ئەتوان گوڵی بێبوون یا نەعنا یا جاترە بکوڵێنن سەرگرت مەسەڵ هەڵمەکەیە ئەبێتە هۆی کردنەوەی بۆری هەناسەیان بە خواردنەوەیشیان ئەبێتەوەی کەمکردنەوەی بە تایبەوانی کە قۆڵۆنیان هەیە ئەبێتەوەی چارەسەرکردنیان ئەوانشی کە کەم خەون ئەتوان گوڵە بێبوونەکە وەکو چا بکوڵێن ئەبێتەوەی ئەوەی کە ئەو خەوزڕانیان نەمێنێت باسی نەخۆشیەکان مەسەن هەرزم فەسلە و جۆرە نەخۆشیەک بڵاو ئەبێتەوە زستان زیاتر خەڵک تووشی هەڵامە دەبێت چکە دووچاریەوە بێت لە ماڵەوە گەرمێتە درۆساردە ئەبێتەوەی پلەی جیاوازی لەشی لەبەرەوەی دیێتە خوارەوە ئەکەیەتە خوارەوە پێویستی بە گەرمی هەیە ئەو خواردنانەی گیانی کە وەکو باسمان کرد ئەم جاترانە بۆ حاڵەتی زستان باشە بەڵام بۆ حاڵەتی هاوین ئەبێ ئەو گیانە بەکاربێن کەفێنکی کە وزەبەخشێگا بە ئینسان بێتاقەتی نەبێت میان بۆ نەوشە ئەتوانێت بخوا ئەتوانێت نەعنا بخوا بە شێوەی سەوزە بیخوا بە شێوەی چابی خوا ئەو حاڵەتانی کە تۆزێ مەسەن عسابیان هیلاکە گوڵی مۆرە بخوار کە پێڵن گوڵە گازومان ئەمە بێتە هۆی کەمکردنەوەی ئەعسابی ئەو کەسای هێواشکردنەوەی مێشکی لەبەرەوەی لە حاڵەتی گەرمایە یا ئەوڵە ئەو حاڵاتانی کە تووشی گەرما ئەبن لەبەروی ئاوێکی زۆر نەخۆزەخ لەسەر گورچیدانەکەی ئەتوانن بەلەنگۆ بکەنە ئاو یا توخمی شەربەتی بکەنە ئاو ئەمانە بێتەوەی کەمکردنەوەی چینوێتی لەبەرەوەی ئاوێکی زۆر نەخواتەوە زەخت بێ بە گورچیلەکان ئەم گیانە بەکاربێنەوە چەنایی تریشەیە ئەتوانین ئیسفادەی لێ بکەن. بڕۆ بە زۆری ئەوانەی کە ئەمڕۆ خواستیان ئەستە زیاتر بواری ئافرەتانە زیاتر ئەوان هەیە احتیمام بە قژیانن بە پێستیانن حەزەکەن خزمەتی پێستیان بکەن هەموو جۆرە سابوونێ بەکارنێنن جۆرە سایبوونێکی تایبەتی هەیە جۆری پێستەکەی دەستنیشانیەکە ناتوانێت هەموو سابوونێ بەکاربێن یا بۆ ڕەنکردنی قژەکانیان بە شێوەیەکی طبیعی نەک بە دەرمان بتوانە ڕێنی قژی بکا بە قاوەی بتوانێت ڕێنی قژی بکا بە مۆر ئەمانە هەمووی بەگیا ئەکرێت ڕێنمایی تایبەتیان لێ مەستەن بۆ نمونە ئەوانەی کە یانوێ قژیان بکەن بە قاوەی بە توانگوڵی بەیبوون و سینەمەکی تێکراوکەن ڕێنێکی قاوەیان ناتی یا ئەوانەی کە یانوێت قژیان مۆر بێ بە چای ترژیا پێڵە چای کوجەرات ئەتوان بەم ئاوە قەنەکە بگرنەوە ڕێگێکی تەبیعیشان ناتێ و قژەکەشان ڕنگ ئەکات لەبەرەوە مادەیەکی کیمیاویە تەسیرکار سەر قژەکە بۆ سووتانی بۆ ڕوتانەوەی شتێکی زۆر تەبیعیە. بە شێوەیەکی گشتی چکە بوارەکان ئەمڕۆ جیاوازە کیمیایی هەیە گیایی هەیە ئەو دەرمانانی کە گیایین زیاتر چارەسەری پێکرێ ماوەیەکی زۆتری هەیەکو بڵین
کیمیاوێکە بۆ نمونە ئەگەر یەکێکسەری بێشێت بۆ بچێ حەبێکی پاراسی تۆڵخوا با بچێ چایەکی نعنابخوا با بچێ چایەکی بەیبون خوا با بە دەقتەقە چاک نەبێ بە سەعاتێ چاک بێ لەبەر ئەوەی زیان ناکاتە سەر لەشی شتێکی تەبیعیەوە هەمان چارەسەریشە و نەخۆشیەکەشی چارەسەرە بێت بەڵام تۆزێک ماوەی ئەوەی دراشقایەنە. سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوری سێمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی زۆربوونی تونوتیژە خێزانەکان دەکەین زانین لە کۆمەلگای ئێستادا بۆچی تونوتیژە خێزانەکان خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردە و ڕۆژانە و هەفتانە و ماگانە ڕووداوی سیر و سەمەرە دەبیستین و تونوتیژی خێزانی دەبیستین چ دەرهەق بە ئافرەتان بێت چ دەرهەق بە پیاوان بێت کە هەردووکیان مرۆڤن و پێویستە پارێزگاریان لێ بکرێت وە چی بکرێت بۆی کە تونوتیژی کەم بکرێتەوە خێزانەکان لەسەر چ بنەمایەگا و سەرگیری ئەنجام بدەن تاوەکو بتوانێت بە کەمترین شێوە یاخود هەر هیچ شێوەیەک تونوتیژی نەبێت لە نێوان خێزانەکاندا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز بورهان علی سکرتێری یەکێتی پیاوان کە گورانگیان زۆر بەخێر بێ. کاگوران بەخێر بێ. زۆر سپاس سپاس بۆ بەڕێستانم بۆ بینەرانتان بەم دەرفەتەکە پێتان بەخشی و یاخوا بەخێر بێ. کاک بورهان هەمیشە بەردەوام بیستومانە کە تونوتیژی دەرهەق بە منداڵ دەکرێت یاخود دەرهەق بە ئافرەتان دەکرێت بەڵام چەند بەرامبەر ئافرەتانش دەکرێت لەوانەیە بەشێکیش پیاوانیش بگرێتەوە تونژیە. هۆکارەکانی زۆربوونی تونوتیژی چییە سەبارەت بە پیاوان یاخود ئافرەتان؟ زۆر سپاس بێگومان ژن و پیا هەردووکیان مرۆڤن ئەبێ لەسەر بنەمای مرۆڤن تەعاملیان لەگەڵا بکرێت. ئەگەر باز لە زیابوونی کێشە خێزانیەکان یا تونوتیژە خێزانیەکان لە کۆمەڵگای کوردیا بکەین کۆمەڵە هۆکاری زۆر هەیە یەکێکی لەوانە ئەو گۆڕانکاری کۆمەڵایەتێکە بە سەریعی تێکەڵی کۆمەلگاکانە بێت و لە ڕووی سۆشیالی میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانە کەوای کردو بەر یەککەوتنێک یاخود جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاریەکی سەریع دروست بێ و جۆرێک لەوەش ئێستا وەکو جاران نەماوە لەوانەیە لە جارانی شام هەم تونوتیژی هەر هەبوو بێت بەڵام وەکو ئێستا ئاسان نەگەیشتۆتە دەست ڕاگانکان و نەگەشتە دەست بەردەست و بەرچاو و گوێی خەڵک ئەمە یەکێکە لە هۆکارەکان بێگومان هۆکارەکانی تریشی زۆرن ینی کاتە کۆمەلگاکێ بە نائستقرارێکی سیاسی نائستقرارێکی ئابوووریاتی پەڕێ بێگومان ئەمە ڕاستەخۆ کاریگەریە کاتە سەر خێزانەکان و بە هەمان شێوە زۆری و زیادبوونی پێداویستی خێزانیەکان وا ئەکات کە ژن و پیاو نەتوان نۆک و پێویست بەوە ڕابگەن کە پێداویستەکانی خێزان دابینکەن بەهۆی ناوشیاری هەردوو لایەنەوە لەوە چێ ئێمە کەوکو ڕێکخراوێک بەرگری لە مافی ڕەگەزی نێرینە ئەکەین یاسای باری کەسەتی پیایی کردو بە بەرپرس لە دابینکردنی پێداویستی خێزانیەکان زۆری پێداویستی خێزان زیایی کردەوە بە هەمان شێوە کۆمەلگاز بە کۆمەڵ بە ئیستقرارێکی ناسیاسی نائابووری و نایاساییاتی ئەپەڕێ پێداویستەکانی خێزانوای کردەوە باوک کاتی ئەڕاتە دەرەوە ناتوانێت و پێویست هەرجە پێداویستەکانی خێزان دابین کات کاتی ئێوارە ئەگەڕێتەوە کە نەیتوانیوە نیوەی پێداویستەکان دابینکات سێ دەکەی لەوانەیە خێزانەکەی و مناڵەکانی باوکەکە بە هۆکاری ئەوەی کە توانە و کەفاەتی نەبووە پێداویستەکان سەرجە پێداویستەکانیان بۆ دابینکە بەڵکو بەهۆی ناوشیاریانەوە چونکە متوانە و کەفاەتی باوکە نییە کە نەیتوانێت پێداویستەکانی خێزان دابینکە لەوە چێ زیادبوون پێداویستی خێزانەکان و نائستقراری ئابووری وای کردو کە ئەم پیاوانەتوانێت و پێویستە چاوی بژێوی خێزان دابینکە ئەمە یەکێک لە هۆکارەکانە بەداخیشەوە ینی کۆمەڵگا و دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی جێبەجێکردن بە تایبەتی دەسەڵاتی سیاسی کارێکی خراپەکە ئەوەی کە فەرامۆشی کردو خێزانی کوردی ئەوەی کە فەرامۆشی کردو پەروەردەی تاکی کوردیە و کۆمەلگاز خۆی سیاساش لە پاشەکشەیە دەسەڵاتی جێبەجێکردن لە پاشەکشەیە نەک لە کێشە خێزانەکانە لە کێشە کۆمەڵاتیەکانیشە بەداخەوە تەماشا بکەین کەم ڕۆژێ لە 1 تا 3 پیاو لە هەرێمی کوردستان نەکوژرێ بۆی کێشە کۆمەڵاتیەکانەوە ئەگەر یاسا سەروەر بێ ئەگەر خەڵک بڕای بە متوانێت بە یاسا هەبێت پەنانا بەدەبەرەوەی کە خۆی کێشە خێزانەکانی لەگەڵ خێزانەکەیەک لای کاتەوە یاخود خۆی کێشە کۆمەڵایەتی مڵکداریەکان و ئەو بەریەکەوتنانەی کە ڕۆژانە هەیە پەنابێتەوەی کە لە ڕێ هێز و خۆسەپاندنەوە چارەسەریکە لە جیاتی پەنابێتە بەردادگا و بەر یاسا بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆی باروزروفەکان لەبارە بۆ زیابوونی کێشە خێزانەکان بەوە لەم ناویشە بۆ تو زیادبوونی تونتیژە خێزانەکان چی ئەوەی کە ئێمە ئیش لەسەر پرسی ڕەگەزی نێر ئەەکەین
لا ئێمە تونوتیژی و ئەمە سکاڵەکان بەرزە چی ئەوەی کە لەبەرانی تونوتیژی ئەمڕۆکە خێزانی کە زیاتر کەیس و سکاڵەکانی ژنان ئەوان وەریانەگرن سیرەکەی لە ئەوان سکاڵا و تونوتیژەکانی ژنان بەرزە زروف و لەبارەکە لەبارە بۆ زیابوونی کێشە کۆمەڵاتەکان و کێشە خێزانەکان ئەبێتە سەر ئەکێشێ بۆ زیابوونی تونوتیژەکان بەرامبەر بە پیاوان و بە ژنان لە کۆمەلگای کوردیە. زۆر باشە جۆرەکانی تونوتیژی کامانن و لە ئێستا کامیان زیاتر باوە؟ تونوتیژی لە هەر وتەیەک یا ڕفتارێک کە کار لێکەر بێ بەرەسەرت لەسەر بەرامبەرەکەت لە ڕووی زەبری دەرونیەوە یا لە ڕووی زەبری دەستیەوە بە تونوتیژی حسابە ینی تونوتیژی دوو زۆرمان هەیە هەم زارەکیمانەوە هەم جەستەییمان هەیە لەوانەیە لە کۆی کۆمەڵگەکانی جیهانەوە پێ و ئەمەرانی ئێمە لە بەردەستمانەیە تونوتیژە جەستەیەکان بەرامبەر بە ژنان زۆر زیاتر لە بەرامبەر بە پیاوان بەڵام تونوتیژە زارەکیەکان بەرامبەر بە پیاوانیش کەم نین کە ئەوەی کە لە کۆمەلگای کوردیا بەرامبەر بە پیاوان ئەنجام بدرێت تاوەکو ئێستا بەداخەوە تاک لە خێزانی کوردیا بە ژن و پیا و تەنها ئێمە ئیش لەسەر ماف ئەەکەین لەسەر ئەرگ نییە چکم ژن و پیا و لە خێزانە ئەرک و مافی هەیە بێگومان تۆ کارمەندێکی لەم تەلەڤیزیۆنە ئەرکەکانن جێبەجێکی ئەو سەداوای مافەکان دەکەن جە مافە داراییەکانە مافەکانی ترتا بێگومان بە هەمان شێوە لە خێزانە وایە ژن و پیا ئەرک و مافیان هەیە بێ ژن و پیا هەردووکان ئەرکەکانیان جێبەجێکن ئەو سەداوای مافەکانن ئەو تونوتیژانەی کە بەرامبەر بە پیاوان ئەنجام بدرێت لە کۆمەلگای کوردیا لای ئێمە تونوتیژی زارەکەی بە ڕێژەیەکی بەرزمان هەیە تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگەریە بە ڕێژەیەکی بەرز هەیە بەداخەوە تونوتیژی جەستەیی بە ڕێژەیەکی کەم هەیە بەرامبەر بە پیاوان نەک لە خۆی کۆمەلگای کورد کۆی کۆمەڵگەکانی جیهانە بەڵام تەداخڵکردنی کەسوکارەکە ڕامارێکی بەرزە بێڕێزی بەرامبەر بە پیا و زۆرە ئەنی ئێستا پیاوی کورد وشار بۆتەوە کاتێک تەوژمێکی سیاسی و ئایدۆلۆژی هەیە ئیش لەسەر ئەوەکە کە ژن داوای مافی یەکسانی ئەکات پیاوی کورد ئەڵێ بەپێی ئەو گرێبەندێکی ئێمە یاسای باری کەسێتی بۆی دابین کردوین ئەرک و بەرپرسێتەکەی من لەسەر بنەما یەکسانی بێ زۆر زیاترە لە ئافرەت بۆیە من ئەرکێکی زۆر جێبەجێ یەکەم سەرەکەی مافەکەم وەکو پێویست ڕێ وەرناگیرێ و ڕێزی ناگیرێ یعنی بەڕاستی سکاڵایەکی پیاوی کورد زۆری لەوایە کە ڕێز لە ماندووبوونی پیاو ناگیرێ پیاو لە کاتێکا قوربانێکی زۆرەدا لە دەرەوەی خێزان بۆ دابینکردنی دارایی ئابووری خێزانەکەی بۆ بەدارم بابینکردنی شوێن نیشتە جێبوونی بۆ بەدارم باراستنی باری ئەمنیەکەی بۆ سەرجەم پێداویستەکانی ژیان باوک بۆتە قەڵغانێک بۆ خێزان بەڵام سەرەکەی بەداخۆ تاکو ئێستا ئەم وشیاریە لای ژن و مناڵی کورد دروست نەبوو کە ڕێز لە ماندوونەی پیاو بگیرێت ئێمە شتێکی ترمان هەیە بەداخەوە چۆن گرێبەندی هاوسەرگەریمان هەیە دوای هەڵۆشانەوەی گرێبەندەکەشمان هەیە پاجیابوونەوەمان هەیە سەرەکەی دوای ئەوە بەپێی یاسای حوالی شخصیەکانی عێراق و هەرێمی کوردستان باوک بەرپرسە لە دابینکردنی پێداویستی داراییەکانی مناڵ دوای جیاوەڵۆشانەوەی خێزان ڕاستە ژن و پیاوەکە بە دوو تاکی ئازاد ئەتوانن جارێکتر پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەنەوە بچنەوە ژیانێکی ترەوە بەڵام مناڵەکە مافێکی هاوبەشە لە نێوان باوک و دایکەکەیە سیرەکەی کورد هەتا 18 ساڵ وە کچ هەتا شووەکان نەفەقەی لەسەر باوکەکەیتی بەڵام هەزاران باوکمان هەیە بە مانگ بە دوو مانگ بە سێ مانگ بە شەش مانگ بە ساڵ بە 5 ساڵ لە کاتێکە مانگانە نەفەقەی مناڵەکانی لێ ئەبەردرێ بەڵام سەرەکەی بەداخەوە لە بینین و لە مشاهدەکردن و لە هاتوچۆ و لە سەردان و چونە دەرەوەی مناڵەکەی بێبەشە ئەمانە کۆی ئەو تونوتیژیانن کە لای ئێمە ڕۆژانە پیاوان سکاڵان هەیە وە گرفتیان هەیە بەدەستی و حەزەکەن بە دۆداچونکن بۆ کەیسەکانیان زۆر باشە کاک بورهان بۆچی تاوەکو ڕووداوێک ڕوونەدا تونوتیژێ بەرامبەر بە پیاوێک نەکرێت ژنێک پیاوێک نەکوژێت کۆمەلگا داناسڵەکێت کە تونوتیژی بەرامبەر بە پیاوانیش ئەنجام بدرێت یعنی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بێگومان ئاراستێکی کارکردن هەیە ئاراستەکەی ئەوەیە کە ئێمە ناڵێن ژن تونوتیژی بەرامبەر ئەکرێ بەهۆی ئەو جیاوازی فیسیۆلۆژی و فیزیک کە نێوان ژن و پیاوە هەیە ئەو جیاوازی ماسوولکەی لەوانێ لە کۆی جیهانە تونوتیژە جەستەییەکان بەرامبەر بە ژنان زۆر زیاتر بەرامبەر پیاوانە و تاکو ئێستا تێڕوانینی ئێمەش تەنها هەست دەکەین تونوتیژە جەستەییەکان بنەمای تونوتیژیە نەک تونوتیژە زارێکی و دەروونەکان لەوانەیە زۆر لەوانەیە زەبری قسەیەک زۆر کاریگەرتر بێت لەوەی لە زەبری ئازارێکی جەستەیەکەت پاش فترەیەک چارەسەر بێ و ساڕۆژە بێ و ئەڕوا بەڵام سەرەکەی شکاندنی کەسایەتی پیاوێک شکاندنی کەسایەتی باوکێک شکا بێڕێزیکردن بەرامبەر بە باوکێک لەبەر چاوی مناڵەکانیان لەبەر چاوی کەسوکاریە لەوانەیە تا تاریخ بنەمای کەسایەتی هەڵەسەنگەنێ لەسەری بۆیە بەداخەوە تاکو ئێستا تێڕوانینی کۆمەلگای ئێمە تەنها ئێمە تێڕانونە تونوتیژە جەستەییەکان ئەکەینە بنەمای تونوتیژی لە کاتێکە کە بێگومان هەموو ئەو تونوتیژیانێت زارەکی و دەرونی و دارایی و جەستەیی هەموو تونوتیژین و کەمترین لە تونوتیژە جەستەییەکان بەڵام پێوانەکردنی تونوتیژی لای ئێمە لەبەرەوەی لە ڕابردووە تەنها
ئیش لەسەر پرسیژن کراوە ژن لە قوربانی توندوتیژە جستەیەکان بۆ کوژراوە بۆی ئەمە تەنها لە کوشتن و توندوتیژە جستەیەکانە توندوتیژە بینین بە ئەوە پیاوانەکەی کە کاتێک سەیرەکەن بەداخەوە لە شوێنەکە ژنێکە کوژدەیە لە پیاوێکە کوژێ سەرەکەی ئەوسا کۆمەلگا ڕەئەسڵەکەی واستەکە کە ئەمە توندوتیژەیە کە بەرامبەر کراوە کە ڕۆژانە لەوانەیە هەزاران حاڵی توندوتیژی بەرامبەر بە پیاو بە ژنەکەی بەڵام بەهۆی دابوونەوەی کۆمەڵایەتەکە بۆی کە ئەوەی شیرازەی خێزانەکەی بەریەک دەرنەچەوە بۆی کە سایەتیان نشکێ خبۆڵی ئەکەن و دان بەخوا ناگرن و نایخەنە بەرجۆ بۆ بەر بینینی خەڵک. زۆر باشە هیچ ئامارێکتان لە بەردەستایە لە ئێستاە ئەو توندوژیانی کە لەم ساڵدا کراون بەرامبەر بە پیاوان. ئێمە تاکە ڕێکخراوی لە هەرێمی کوردستان کە ئیش بە تایبەتی سەرپرسی ڕێگەزینیارەکەین و ئێمە بەلەمای کارکردمان پاراستنی مافەکانی مرۆڤ بەگشتی و پاراستنی مافەکانی ڕێگەزینیاری بە تایبەتی لەگەڵ کاری ڕێکخراوەیەکەمان کە کاری ڕاگەاندنە و کاری چالاکی و سیمینار و ورکشۆپەکانە و وشیارکردنەوەی تاکی کوردیە بووینە ناوەندێکی وەرگرتنی کەیس و سکاڵەکانی پیاوان و خۆشببختانە ئێسا پێی شەرم نییە نابێ بە کەم میل پیاو دابنی کە کاتێک پیاوێک دە سکاڵایەکە لە ڕێکخراوێک یا لە تونوتیژێکی خێزانیان دەردگادا ئەمە جاران کە پیاوێک سکاڵای هەبووە سەرەکەی ینی بەڕاستی پێوانی کەسایەتی پێکرا لەوانەیە کە بە شێوەکان لە کەسایەتی دابەزیە بەڵام لای من ئێستا دڵخۆشکاری کە پیاوێک سکاڵایەکی یا تونوتیژێکی یاخود ئەوێک کێشە خێزانەکانی بێ لە ڕێوەگای ڕێکخراوێکەوە یا لە ڕێگای دادگاوە یا لە ڕێگای مافناسێک و دەروونزانێک و کێشەکانی چارەسەرکە ئەمە بێ نابێ بە لەنگی بۆ پیاوەکە تەماشاکەیان بۆ کەوەی پیاوەکە تەماشاکەن ئێمە لە ماوەی نۆمانگی ڕابردووەکەوەی لای ئێمە تۆمار کراوە لە 2022 بۆ 2022 لەسەر جملە قوناوچەکانمان لە هەرێمی کوردستانە 380 جۆری سکاڵات و نوتیجی تۆمار کراوە بەداخەوە 39 حاڵتی خۆکشتنی پیاوان هەبووە و 4 حاڵتی کوشتنی پیاوانە لایەنژن بە هاوکاری کەسانی تر تۆمار کراوە ئەم ئامارە بەراورد بە 5 ساڵی ڕابردوو بکەین ئامارەکە زۆر زیایی نەکردووە کە بڵێن نوتیجەکانی بەرەمە پیاوان زیایی کردووە بەڵام داژ نەبەزیوە یعنی ئەمەش داژ نەبەزیوە کە جێ دڵخۆشکاری بڵێن وەڵا شکر ئەم ئامارەمان لە 4 ساڵانی ڕابردووە 50 حاڵت حاڵت کەمترە و هەست دەکەین تو نوتیجە خێزانەکان بەراورد بە پیاوان یا بەرامبەر بە خێزانی کوردی کەم بۆتەوە ئەم ئامارە پێمانەڵێ ئامارەکان لە بەرزیا وەستاون و پاڵنەر و هۆکارەکانی تونوتیژە خێزانەکان لە کۆمەڵگای کوردیا بەردەوامە بۆیە تونوتیژەکان چی بەرامبەر بە ژنان لە تونوتیژی خێزانی کە تۆمارەکرێتی ئەوەی کە بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە پیاوان تۆمارەکرا ئێمە تۆمارەکرێ ئامارەکان لە بەرزیا وەستاون. زۆر باشە ئەو پیاوانی کە دێنە لای ئێوە گفتوگۆیان لەگەڵدا دەکەن بەشێکی تونوتیژیەکان بەشێکی شەڕ و ناخۆشیەکان کە لە ماڵەکەیاندا ڕوو دەدەن بۆچی دەگەڕێنەوە لێ تێک نەگەشتنە یاخود هۆکارەکە چییە؟ دواتر باز لەوە دەکەین کە چی بکرێت سێ جۆر پێوانەمان هەیە بۆ تونوتیژیەکان بەرامبەر بە ڕێگەزینێرینە ئەو کوڕ کچەگەنجانەی کە ئەسنە پرۆسی هاوسەرگیریەوە و شارەزانین بە پرۆسەکە ئێمە هەموو کوڕ تاکێکی ڕێگەزینێرومە لەبەرەوەی پێشتر تۆزە پەروەردە کۆمەڵایەتی عورف و عاداتەکە وای کردووە هەردوو ڕێگەزەکەی کەمتر بەریەک کەوتون بە دوو کەین تۆزە دوور لە یەک بوون وا هەستەکەن کە ئەسنە پرۆسی هاوسەرگیریەوە ئیتر بە هەر شتێکە هەموو خۆشی گوزەرانی و پێداویستەکانی بۆ دابین کراوە و ئێستاش تاکی کورد بە کڕوکچی لە مناڵەوە تاکۆ کاتێک تەمەنی شوکردن و ژنهێنان کەمتر مەسئولیەت و بەرپرسیەتی خێزانەکان لە ئەستۆیە وا هەستەکەن بە تەوەقعی خوان لەبەرەوەی ینی خۆشیە ڕێگەزەکانی لە خێزانە بەرەکەی وا ئەزانێ پێداویستەکانی تری خێزانیشی لە خێزان دەستەکەوی خێزان بە هەشتێک و فردەوسێکە و هەمووی بۆ دابین کراوە واز تێناگات کە لەوانەیە ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری ئەو نەی بەرپرسێرەتی بێ بەداخەوە کە ئێستا باروزروفەکە وای کردو قرس بووە تێگەی لەوانەیە گوندە خۆشگوزارانی تیان نەبێ کوڕکچێکی کوڕکچێک پێش پرۆسی هاوسەرگیری کۆمەڵی ئازادیان هەیە و کۆمەڵێک بەرپرسێتیان لە ئەستۆنیە و کۆمەڵێک لەوانەیە خۆیان لە کارەکان بدزنەوە بەڵام کات هێچ پرۆسی هاوسەرگیریەوە ئەمە مەجالیتیانە تۆ چی کوڕەکە و چی کچەکە ئیترە بن بە خێزانێک دروستەکەن و لە خێزانە ئەبێ وەکو باوکو دایکیان بەرپرسێتی خێزانەکە بگرن ئاستۆ لەبەر ئەوەی ڕانە هاتون لە پرۆسەکەیە ستێکی بەداخ و بەریەکەوتن دروزە بێ لێرە ئەم چینە لاوە لە ڕابردووە کاتێک ئەمانە بەریەکە کەوتن هەرێکانە چونە ماڵە باوانی هەردوولان پاش دە 15 ڕۆژ بەهۆی ئەوەیەکو ئێستا ئامێرە تەکنۆلۆژیەکان پێش نەکەوت بوو پەیوەندیکردن نەبوو و بەریەکەوتن نەبوو سەیرەکەیت خواخوایان بۆ دوو کەس دەستیان بگرێ و بێکیان بێنێتەوە بەڵام ئێستاکە بەداخەوە لەگەڵ کێشەی ئەم ژن و پیاوە و گەنجانە ئەوە ئاسانە تا لە ماڵەوە چاو لێک پۆشن کاتێک پیاوەکە ئەڕواتەوە سەیرەکە
خێزانەکەی باری دەرونی ناتەواو و هەست دەکات لەگەڵ ئەم زروفەت کە چۆتە ناویەوە زۆر ڕێک نییە پێی ڕناتۆ بۆ چەند سعاتێک بێدەنگی هەڵبژێرێ یا بچێتە دەرەوە ماڵەکە بەجێ بێڵێ یا بە دیوەکەی تریش نەکە کاتە ئێستاکات کە کوڕەکە فێری ئەم بەرپرسێتیان نەبووە و توانای تۆزە باری دارایی ئێستاش قورسە بەداخەوە نەسلفەی زەواج ماوە نە هاوکاری شوێن نیشتەجێبوون ماوە بۆ گیانی دایک و باوکی هەردوویان ئەو نە قورسە پێ ڕناگەن کە یارمەتیمان بن کات ئێستاکە ئەم پیاوەکە ماندووبوونی لەسەرەوە بۆ فشارێکی لەسەرەوە ڕان هاتۆ بەرپرسێتە کە ئەڕاتەوە ماڵە بار دەرونێکە ناتاوە لە جیاتیەوەی خێزانەکەی هاوکاریکە و لە ڕووی دەرونیە و ئارامی بکاتەوە یاخولانی کەم کە زانانی باری دەرونەکەی تاونیە بۆ چەند سعاتێک گوڵاتەوە ماڵی باوکی دوایی بێتوانێ کێشەکە حەلەبێ سێکی بەداخەوە ئەم ناوشیاری هەیە یەکسەر بەرێکەوتن دروزە بێ ڕاستەخۆ لەگەڵ کچەکە ڕۆشت ئێستا نەگەشتە ماڵی باوکی کوڕەکە تەلەفۆنی بۆکە تێگەشتنەکە وایە خۆ ئەم تەلەفۆنێکە بۆیەکە بە هەڕەشە نییە کۆمەڵی قسەی هەڕەشاکات هەڕەشەکە نییە وای ئەکاکەوەی چۆنێک بێ خێزانەکەی ناچارکە بگەڕێتەوە بەڵام یەکسەر خێزانەکەی گەشتە ماڵەوە یاتە دەست خێزان دایکی یایەتە دەست خۆشکەکەی ڕاستەخۆ ئەمە چێتە دادگا و سەرەکەی بەداخەوە ئاماری تەلاق کە زیایی کردووە ئێمە ئامارێکمان لە بەردەستایە لە ساڵی 2010 بۆ ساڵی 2021 حاڵی تەلاق هەیە لە سە هەفتە ئەم گەنجانەیە کێشەی تەداخڵتنی کەسکار لە ژیانی هاوسەرگیریە تەمەنی مامناوەتمانەیە باوک هەست دەکات ئەمڕۆ قوربانێکی زۆر ئەدات کاتێک ڕێکخراوەکانی ژنان و ئەدایەک و ئاراستێکی ڕۆشنبیری هەیە کە ژن داوای یەکسانی ئەکە ئەمە یەکسانی نییە هەرجەم پێداویستەکان و بەرپرسەتەکانی خێزان لە ئەستۆی منابێ و تۆش بێ لەگەڵ منە دانیشی بڵێ من یەکسانم پیا هەست دەکات بەرپرسەتێکی زۆر ئەچێشەوە مادەبوونێکی زۆر چێشێ سەرەکی ئەڕاتەوە لە ماڵۆک و پێویست ڕێزی لە ناژیرێ ئەمە بۆ تەمەنی مامناوەند هەست دەکات کە بێڕێزی بەرامبەر بە تەمەنی مامناوەند زۆرە تەمەنی بە ساڵچوورمانەیە بەداخەوە تاوکو ئێستا بەشێک لە خێزانەکان پیا وەکو کارگێکی بەرەمهێن تەماشاکەن وا هەست دەکەن ئەبێ تەنها پیا ئەو کاتە لە ماڵەجیای بێتەوە کە داهاتی هەیە و کەوتوانێت پێداویستی خەزانەکەی دابینکە وا تێناگەن کە ئەم پیاوە تەمەنێکی ڕابردووی لە پێناوی پەروەرەگرتن و پێگەیاندن و گەورەکردنی ئەم خێزانە ئەنجام داوە ئێتر کە تەمەنی بەرەو لاوەستبوون و تەمەنی بەرەو ئەوە لاچووکە ئێتر توانای کارکردنی نەماوە ئەبێ باقی تەمەنی ڕێزی لێ بگیرەوە خزمەت بکرێت لە ماڵەوە سەرێکی بەداخەوە ئەیکەنە دەرەوە ئەبێ لە خاڵۆڵگەکانی پیریا لە ئوتێلەکانە جێ بکەنەوە زۆر باشکە گوناشتێکی دیکەمان بینێت یاخود زۆر جا دەبینی کوشتنی پیاوڕوویەوە خانمەکە لەوانەیە پەیوەندی لەگەڵ کەسێکی کیا هەبێت یاخود دڵی بە کەسێکی کەوە هەبێت ینی ئەمە بۆچی پەنابێتە بەر کوشتنی ئەم پیاوە بابێت لێ جیابێتەوە تاوەکو خۆ داماژت پێکرد چۆن گرێبەستێکی بۆ هەماشێک گرێبەستێکی ژێ بۆ جیابوون ینی بۆچی پەنابێتە بەر کوشتنی ئەم پیاوە دەتوانێت بە شازێکی جوان پێکەوە ڕێبکەون لەسەرەوەی کە جیابنەوە بێگومان خۆ ئێمە ئەستاڵێن ئاماری تەلاق زیایی کردووە ئەمە بەشێکی لەوەیە کە ئیتر ژن و پیا و کاتێک گەزان کە بەیەکەوە ناگونجێن و ئیتر ناتوانێت تەمەنی داهاتووی لەگەڵ ئاو بەرێتە سەر پەنابەت بە دەرگاکە و خێزان لە بەرێک ڕۆشن بالا ئەم کوشتانە بەشێکی پەیوەندی بەوە هەیە بەشێکی پەیوەندیە کە لە خەیاڵی خۆیان پیاوێکی تری دۆزی و تەوانێ و ئەتوانێت هەموو پێداویستی خۆشگوزارانەکانی بۆ دابین نەشی دۆزی ئەگەر دۆزی بشێتەوە بەڵام تێناگا ڕگەزی نێرنە هەموو جوانێک ئەو نە جوانە هەتا نابێ بە حەڵاڵت کە بوو بە حەڵاڵت ئەو جوانیە بەڕاستی نامێنێت لە بەرامبەر ڕگەزی مێش و ڕگەزی نێریشە ئەمە کاتێکە لێکۆڵنێک تایبەتی بەسەر ئەوە بێت بەڵام نەجاتیەوەی کە بەڕێزت پەنا بێتەوەی بە دادگا و لێک جیابنەوە هەڵبژێرێت سێرەکەی لەگەڵ کەسێکە دەستی تێکەڵ کردو و هەوا هەست دەکات بە کوشتنی کەسەکە هەم کەسەکەی لە کۆڵە بێتەوە مافەداراییەکانی لای ئەم نافۆتێ و بە هەمان شێوەش کەسی بەرامبەرشی بەدەست دێنێت یعنی ئەمە جۆرێک لە جۆرەکان بەڵام جۆرێک لە کوشتانەی تریش کە ئەنجام درراوە ئێمە لای ئێمە تۆمار کراوە بەشێکیان خیانەتی هاوسەری بووە ینی سەرێکی کاتێک پیاوەکە ڕۆژە تۆسەری کردووە خێزانەکەی خیانەتی لێکارەکە کەسێکا بووە یەکسەر ئەنی چەند دایان کەسی واشمان بواتەوە پیا و خێزانەکەی بینیوە لەو حاڵتا بێدەنگی هەڵبژاردو یا چۆتە دەورە لە شوێنێکی ماڵەکە خۆشەدۆتەوە تا کەسەکە ڕۆشتەوە چکم ئەگەر بیکوتە ڕاستەخۆ بۆ ئەوەی وەزعەکان لە کەشەنەمە لە پیاوەکان نەکوش بەشێک لەو کوشتانش پەیوەندی بەوە هەیە بەداخۆ تا کوێسا ئاستی لێک تێگەیشتن نەگەشتەوە ئاستێ گرێبەندی هاوسەرگی گرێبەندێکی ئەرزومەندانەیە ئەکرێت وەکو سەرجەم گرێبەندەکانی تر چۆن کاتێک مدەی هەیە تەواو بوو لەوانێ ئەویش ئەگەر تۆزانی لەگەڵ کەسێکان ناگونجێیت بەڵێ مناڵ قوربانی یەکەم لە پرۆسەکەیە بەڵام کە گەیشتی حالەتەوەی تۆ لە جیاتی ئەوەی کەسەکە بیر لە کوشتنی کەسەکەیت بۆی لە کۆڵ بێتەوە هەڵوەشانەوە تەلاق هەڵبژێرە باشترین ڕێگایە
وڵی کاتمان زۆر کەمەوە بەڵام حەزەکەم لە کۆتاییە ئەگەر باس لەو بکەی کە چی بکرێت بۆ ئەوی کە بەڕاستی من هەمیشە حەزەکەم باز لەوە بکەم کە نە ئافرەت توندوتیژی بەرامبەر بکرێنە منداڵ نە پیا و ینی هیچ کەسێک لە ناو خێزاندا شایانی توندوتیژی و بەریەکەوتن و هەندێک شت نییە کۆتا پێیانتان چیە بەڵێ بێگومان سەیریکە ئێمە خێزان ئارامترین شوێنن بۆ تاکەکانی کۆمەلگا ینی ئینسان ئەتوانین هەمومان ئەتوانین خۆمان لە کێشەکانی دەرەوە لا بدەین من لەگەڵ کاکەیە ناکۆکێکم هەیە ماڵی لەگەر کەس مەگەڕێکی تر لێ پەیام ئیژەکە منەسمە کەناڵێکتر ئیژەکەم لە وەزیفێک ئیژەکە خۆ مەقڵنەک چێت بەڵام ژن و پیا و ناتوانن خۆیان لە کێشە خێزانەکان لابدەن کە کاتێک هاوسەری یەکترین بۆیە باشترین ئەوەیە تۆ بە دوای چارەسەرکردنی کێشەکان نابگەڕێت و بە دوای بچووکردنەوەی کێشەکان نابگەڕێ یعنی سعات دەونیوە ئەم دەونیوە هەر ئەڕوە بە خۆشی بێ هەر ئەڕوە بە ناخۆشی بێ هەر ئەڕوە وەکە ناشگەڕێتەوە بۆیە ژن و پیاوە بیر لەوە بکەنەوانەیە کۆی داهاتوی ژیانیان ئامان گیانمانەوە و بەردەوام بوونەوە و بە تابەتی و کاتانش کە مناڵیان هەیە مناڵ ئیتر ڕاستە ژن و پیا و لێک جیا ئەبنەوە تەلاق و جیابوونەوە هەیە هەرێکی بەرگەی خۆیان ڕوە بەڵام شتێک هەیە مافی دایکایەتی و باوکایەتی هەتا ئەو کەسە وجودیە بێ ئەم کەسانە وجودیان نەبێ مافێک بەسەر مناڵەکەەوە ئەکرێت و کاتێک لە پێناوی قوربانیدانی مناڵەکە کە خەزانەکە هەڵە بژێری بێکۆمەینتەوە ئەکرێت کێشەلاوە کێشە خێزانەکان بەڕاستی ئیهمال بکەیت ینی بەڕاستی ژن و پیاوچنێک بتوان ئارامی ماڵەکانیان پارێزن ئارامی خوان دەرونی خوان مناڵەکانی خوانە پارێزن بۆی ئەمەدەواری کە ژن و پیا و گرفت و کێشەکانی دەرەوە بەشێکی زۆری کێشەکان کە ناو خێزانەکە بەتەوە کێشەکانی دەرەوە کێشەی دەرەوە هیچ پێویست بە خێزانەوە نییە ژن و پیاوی خوانە کێشەکانی دەرەوە لابدەن و بۆ خۆیان بژین نەک بۆ چواردەورەکەیان زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک برهان علی سکرتێری یەکێتی پیاوان سپاس دەکەین کام دەرفەتت بێمە بەخشی یاخوا بەخێر بێن سپاس بۆ بەڕێز ئەزیزان بەم شێوازە بڕگەوابەتەکانی ئەمریکانی ڕۆژتان پێشکەش کرا هیوادارین کە ڕۆژێکی باشتان هەبێ بەختەوەری و ئارامی میوانی دڵەکانتان بێ خواتان لەگەڵ بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ